بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی پەیام سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ و هەروەها سەرەتای هەفتەیەکی نوێ لە خزمەتان نابین بۆ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێی شەڵات تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەستخۆشە. سڵاوتان لێبێ دازان و خۆشەویستان، ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون. دەخوازین کە بە تەندروستێکی باش و بە دەرونێکی ئارامەوە گوێبیستمان بۆی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان لەو تەوارانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لە چاوەڕێی یەکەمی بەرنامەکەماندا باز لە پراوێزخستنی گەنجان دەکەین لە هەرێمی کوردستاندا. بۆچی گەنجان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ساڵ لە دوای ساڵ پراوێز دەخرێن و گرنگیان پێ نادرێت. وەروەها بزانین لایەنەکانی دەسەڵات ڕێکخراوەکان تا چەند کاریگەریان هەیە لەوەی کە گەنج ڕۆژ لە دوای ڕۆژ پراوێز بخرێت و هەروەها هوشیاری گەنجان لەو بارەوە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە بتوان مافەکانی خۆیان بەدەست بێن. وەروەها لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکەین لەگەڵ دراوسەکانی دابزانین پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بۆچی ئەوەندە گرنگی بە دراوسێ داوە و فەرمودەکانی باز لە چی دەکەن سەبارەت بە دراوسێ و ئامۆژگاری ئەمە دەکات چۆن مامەڵە لەگەڵ دراوسەکانماندا بکەین. گفتوگۆ لەو بارەوە دەکەین لەگەڵ میوانێکمان دەبێت دواتر کە قسە و باز لەو بارەوە دەکەین. بەڵێ ئازان دیارە ئیتر مانگی دەش بەشێکی زۆری ڕۆیشتووە کاتیەوەیە باران ببارێت ئینشەڵڵا خوای گەورە بۆ خاتی گەورەی خۆی ڕەحم و میهرەبانی خۆی بەسەر هەموو لایەک بڕژێنێ باران ببارێ با بزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چی دەڵێن بە هیوادارین پێشبینی بارانبارێنشی تیا بێت. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پراوێزخستنی گەنجان دەکەی لە هەرێمی کوردستاندا. بزانین ئەو هۆکارانە چین کەوایان کردووە گەنجان پراوێز بخرێن، ئەو هۆکارانە چین کەوایان کردووە گەنجێکی زۆر ڕوو لە ئەوروپا بکات، ڕێگای مەرگ هەڵبژێرێت، دوور بێت لە کەسوکاری و دەبینین زۆرێک لە ماڵ لە هەرێمی کوردستاندا هەن کە ڕۆڵەیەکیان لە دەزابەوەی کە ناومێد بوون لە وڵاتە. بزانین بەگشتی ئەو هۆکارانە چین کەوا دەکات گەنج پراوێز بخرێت لە هەرێمی کوردستاندا. ڕێکخراوەکان ڕۆڵیان چێ لەوەی کە گەنجان بتوانن هەلی کاریان بۆ بڕەخسن یاخود دەرفەتی کاریان بۆ هەبێت بووی کە هیچ نابتوانن کارێکیان دەست بکەوێت و پراوێز نەخرن. بەگشتی ئەوەی کە گرنگیشە لێرەدا هۆشیاری گەنجان تا چەند گرنگە لەوەی کە لە ماف و ئەو دەستکەوتانی کە هەیەە بێبەش نەبنەوە خۆیان هوشیار بن لەوەی کە تەواوی دەستکەوتەکانیان بەدەست بێن. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئارام محەممەد چالاکەوانی بواری گەنجان. کاگەرام سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی ئەوەش سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان. زۆر سپاس کاگەرام. بەگشتی لە هەرێمی کوردستاندا گەنجان چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت وە بۆچی ڕۆژ لە دوای ڕۆژ پراوێز دەخرێن؟ وڵی تەبیعی ئەمە
کۆمەڵێک هۆکاری لە پشتەوەی لە بێئومێدکردنی گەنجان بە هیواکردنیان پیشاندانی ئاسۆیشی ڕەش لە بەردەمیاندا فاکتەرەکان زۆرا زۆر مەسەرەن حکوومەت دەتوانێت بڵێن فاکتەری یەکەم هۆکاری سەرچیە دواتریش لە بە ئەنجامی حکومڕانێکی زۆر سەقەت لە هەرێمی کوردستان کە نەک هەڕەشید نییە بکرێت زۆر خوارە نێگەر تۆزێکیش خوار بە باش بوو بەڵام زۆر خوارە ئیدی ئەوە وای کردووەکەوە کۆمەڵێک واقعێکی زۆر خراپ بسەپێ بەسەر گەنجدا ئەم واقعی وا دەکات کەوا گەنج بیرکردنەوەی زۆر خراپ بێ ژینگەکەی خراپ بێ لە ڕووی ئابووریەوە سەقەت بێ لە ڕووی سیاسیەوە وێران بێ لە ڕووی نیشتیمانیەوە ئیتیمان نەمێنێ ئیرادەی بشکێ ئومێدی نەمێنێ ئیدێوانە وەکو دەڵێ کۆمەڵێک هۆکارن تێکەڵ بوون ئاوێتە بوون ئەو بارودۆخیان دروست کردوکەوە گەنج هیچ ئینتیمایەکی نەماوە بۆ نیشتیمان و بێ ئومێدە ئیرادەشکاوە توانین بڵێن یان یەک شتێک هەیە پێم خۆشە ئاژێ پێ بدەم ئەوەیە ئەویش ئەوەیە کە مەرزنیە بارودۆخی خۆش بارودۆخێکی لەبار هۆکار بۆی کەوا گەنج ئومێدی پەیدا بێ زۆر جاری وا هەیە لە حاڵەتێکی ناهەموار و ناخۆشدا بەڵام گەنج ئومێدی هەبووە ئەویش بەهۆی چێوەیە کاتێکەوە گەنج هەست بکە پێشڕەوێکی کۆمەڵایەتی پێشڕەوێکی سیاسی لە پێشەوەیەتی دەڕوا کە گەنج هەست بکە پێشڕەوێکی لە پێشەوە هەیە ئیرادە و ئومێدی بۆ پەیدا دەبێت یعنی سەبەن و منەس بازە ساڵی هەشتاکان بکەین ساڵانی کۆتایی هەفتەکان بکەین لەگەڵەوەی بارودۆخێکی سیاسی زۆر ناڕەحەت بەسەر خەڵکی کوردستان لەسەر پاپ بوو کەچی گەنجی کورد کاتێکەوە بڕیاری ئیعدامی بۆ دەخوێنرایەوە لە سزنەکانی حکوومەتی بەعزدا ئەو داهات سرودینەتەوەی بەرەوڕی ئەو بڕیار دەخوێندەوە ئەمە چی وای کرد بۆ گەنج ئەو ئیرادە و ئەو عەزم و ئەو ئومێدە زۆری هەبێ ئەوە بکەوە پێشڕەو هەبوو ئێستاکە گرفتی گەنجان ئەوەی کەوە حکوومەتێکی زۆر سەقەت و وێران کە ناوێت ناو حکوومەت دەگەن من بە حکوومەتی نازانم ئەوە یەک دووەمیان بارودۆخێکی ئابووری خراپ واتە ئەوان هاتوون سیستەمێکی سەرماداریان هێناوە هەرێمی کوردستان ئەژ بە سەقەتی یعنی لەوەی کەوە سیستەمی سەرمادارە هێناوە بەس خاڵە خراپەکانیان هێناوە ئەو خاڵانەی کە تێیدانە خاڵی جوانیان هێناوە ئەلمانەتیان هێناوە ئەلمانەت بەس بە خاڵە ناشرینەکانیان هێناوە خاڵە جوانەکانیان نەهێناوە یعنی ئەوان هەموو شتێک بە چاوی پارە سەیر دەکەن ئیدی بۆی بابەتەکە زۆر تێکەڵ ناکەین پێم خۆش ئێوە پرسیارکەن دواتر پرسیار بێنێنە بابەتەکە زۆر باشە کاگارم یعنی گەنجان پراوێز خراون بە چاوی خۆمان دەبینین لە دەرفەتی کا لە پرۆسی سیاسی لە ڕۆلگەڕانیان لە توانای ژیانیان لە ئیشکردن لە ماڵ و منداڵ لە هەموو شتێک بەڵام لەولاشەوە دەبینی نەگەر گەنجان هەمویان بە یەک دەست و بە یەک ڕنگ و بە یەک دەنگبیانەوە ئەکرێ زۆر گۆڕانکاری بکەن ئێستا ینی پیانێ وەکو چالاکەوانێک دەمەوێت بەڕاستیەوە بزانم گرفتەکە لە ئێمەی گەنجایە خۆمان معریفەمان لاوازە توانامان نییە بێئومێد بووینیان هەر بەڕاستی نەخێت توانا وزە باشەکە هەیە بەڵام کە پتکراوە و مەجال نادرێ یان لە هەردوو لایەنە وڵای تقریبا دەتوانین خۆی هیچ شتێک نێت تاکە هۆکارێک بێتە هۆکارێک بۆ شتێک کۆمەڵێک هۆکارن بەڵام بە دەرەجەی یەکەم بە دەمرە یەکەم ئەوەی ئەمڕۆ گەنج پێشڕەوێکی نییە پێشی بکەوێ ئای سەبەن و منێک بێنەوە تۆ بریشکێک سەر ببڕە بار هەڵپەڕە لە جێ خۆی گەنج ئەمڕۆ پێشڕەوێک شک نادا بتوانێت پێشی کەوێ ئاراستەی بکە کە پێشڕەوی نەبوو ئیدی وەکو دەڵێی لاتەڵ دەبێ دێت و دەچێ بێ هەویە بێ ئاوات بێ ئامانج بێ هەدەف بارودۆخێکی سەختی ئابووریش و تێکدانی بیرکردنەوەی گەنج و بە قودوەکردنی کۆمەڵی خەڵکی فاشیل بۆ گەنج ینی ئەوە کارەساتەکەی دروست کرد تۆ تەماشاکە یانی گەنج هەیە من پێم شیرە گەنج هەیە لامبۆرگینی دروست کردە لە کوردستان لەو شاری خۆمان لە شاری ڕانیا ئێکەس پێی نەگوتە بارت بە چەندی بەڵام گرنگی بە چ دەدرێ گرنگی بە ئەوانەی کە پێیان دەگوتە کچە مۆدێل و گۆرانی بێژ و تەمە ڕێزمێ بۆ لایانی هونەری جوان ئەوە جیایە هونەی ڕەسەنی کوردی جیایە بەڵام ئەوەی کە گرنگی پێدە دیارە شتێکە هەموو ئەو شتانە گرنگیان پێدەدرێت کە لەسەر حسابی عەقڵ و دڵە هەموو شتانە گرنگیان پێدەدرێت کەەوە عەقڵی گەنج بەتاڵ دەکات دڵی حەتاڵ دەکات دڵی هیچ پێ نایڵ هەموو شتانە گرنگیان پێدەدرێت کەەوە شەهوەتی گەنج دەجوڵێنن کاگەراب یانی ئەمە بزانم لە کۆتاییە باس لەوە دەکەین گەنج ئاوا بەڵام بەرپرسێکی گەندەڵی مافیاگەر لە هەر پارت و هەر لایەنێک بچێتە ناو بازاڕەوە پیرێک نابینی سێڵفێکی لەگەڵ بکرێ بە ساڵاتچێک نابینی بڵێ هەر بەخێرەوەی ئیلا ڕخنەی لێگرێ و قسەشی پێڵێ بەڵام هەر گەنجەکانن ئەشی پارێزن ئۆتۆمۆبیلەکەشی بۆ لێ دەخڕن بەگریشی لێ دەکەن ڕسمیشی لەگەڵ دەکرن وێنەکانیشی پۆز دەکەن یعنی گرفتەکە لە چیە هەر بەڕاستی خۆمان معریفەتمان لاوازە معریفەتمانە یاخۆت ڕێک ئامادە کراوین بۆ کەشەی کە ئێستا هەیە ینی خەتا کێە هی کێ هی ئەمەیە هی پرۆسەکەیە
خواجر القرآن دفرمي فاستخف قومه فأطاعوه إنهم كانوا قوما فاسقين فرعون قومكي خوي جيل كرد جيلاندني جوزاندني أوانش الأنزامي أودا دستمو بونو جيلا مستبون براستي عن قومتي لا درو لا طلبوا گرفتەکە ئەوە ینی ئێمە لە قۆناغێک داین کە زۆرینەی گەنجی ئەو وڵاتە هۆشیار نییە خاوەن عەقڵێکی هۆشیار و دڵێکی بێدار نییە بە کورتی ئینسانیش کە ئەو حاڵەتەی هەبوو بە شتێک معجەب دەبێت کە مەسەلەن بیبینێ لە سەروی خۆیوەتی باشە ئەمە یەک بەڵام ئێمە ناکرێت ئەوە بگشتین بڵێن هەموو گەنجان ئەو سیفەتانەیە کە لەگەڵ بەرپرسێکە مثلا وێنە و سێڵفی دەگرن ڕەنگە ئەو گەنجانێک کە سەرفی لەگەڵ دەگرن ئەگەر بێت و بین بەراورد دەکەین بە زۆرینەی گەنجاندا ڕژمارێکی زۆر کەم بێت بڵێن نەڵێن بای خۆی هەموو بەرپرسێکی ئەو وڵاتە بای خۆی کۆمەڵێک گەنجیار تێداڵێ ڕەنگە بەشێک لەو گەنجانێک کە تێداڵێن و تێوی دەتروکێن هەر موچەخۆرەکانی خۆیان بن و هەر گەنجەکانی دامزەکانی خۆیان بن دەبێت بیاگانە بین لەوەی ئێستا هەر بۆ نمونە زۆر گلەی لەوە دەکرێتەوە خەڵکێکی زۆر کەم بەشداری ڕێژەی هەڵبژارنی کرد ئێوەی کە بەشداری هەڵبژارنی نەکرد چێ بوون هەموو گەنجە تووڕانن کەەوە ئامادەین سەلفی لەگەڵ دەسەڵات بگرن ئەنی دەبێت ئێمە نابێ ئەوە بگشتین بڵێ هەموو گەنجەکانمانە بەدڵنیاییەوە هەموو کاتێک لە هەموو کاتێکدا دەسەڵات بای ئەوە خەڵکی دەست دەکەوێت کە بێ مەسەرەن خۆی پێ عەڕسکا و پشتەوەی خۆی پێ قەرەباڵەکا و ڕەشایی خۆی پێ گەورە بکە نابێ ئەمە بگشتێنین بەڵام بە شێوەیەکی گشتیەگە بێت و قسە بکەین دەبێت بڵین دەبێتدان بۆ دابنێنکەوە گەنجی ئەمڕۆی کورد هۆشیار نییە یعنی تۆوە تەماشا کە توانای خوێندنەوەی نییە توانای بیرکردنەوەی نییە توانای ئیشکردنی نییە ئەمە بەجارێک دوجار لە بەرامبەر ئەوەدا خۆی بەچیەوە خەریک دەکات کات بەسەر بردن وەڵا گەنجە واتە لە میتێت وەڵی مامۆستا نازانم کاتەکەی خۆم چی لێ بکەم وەڵای خۆزگە توانی بام لێم کڕی بای ئای نازانێت چکە بە ئەتاری سەرفی دەکات بە چوونە بازار سەرفی دەکات بە کافتریا سەرفی دەکات هەر کاتەکەی لێ تەواو نابێت کاتێک کاتی گەنجێتیکە گرنگترین کاتە بەڵام هۆکارەکەی چییە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو دەسەڵاتە ساقەتەی کەوا حکمی هەرێمی کوردستان دەکات کە بارودۆخێکی وەهای دروست کردوەکەوە خۆی ئینسان کە بێئومێد بوو بۆ چەشتەی لێت ینی نازانێت چ بکە کاتەکانی خۆی چەند بەڕێ بکە هەدەفێکی نییە لە ژیاندا هەدەف کە ئینسان هەدەفی نەبوو ئاراستەی نابێت کە ئاراستەی نەبوو ئیدی هەر ڕۆژێ بە شتێکەوە دەخافرێ وەکو منداڵ ئێستا منداڵ چونکە هەدەفێکی نییە لە ژیانی کە دەڕواتە دەرێ نازانێت چ دەکات تا ئێوارەی تۆ نازانێت چی کردووە گەنجیش ئەوڕۆ منداڵێکی گەورەیە گەنجی کورد منداڵێکی گەورەیە بەتەمەن گەورەیە بەڵام بە عەقڵ تا ڕادێکی زۆر منداڵە بەستیا گەمە و یاریەکانی جیاواز لە چاو گەمە و یاری منداڵێک گەمە و یاریەکانی گەنجێک ئەوڕۆ چیە مەسەڵەن کافتریا یا پەبجیە ئەو جۆرانێکەوە خۆی بدەخافرێت ناتوانێت بچێت کتێبێک بخوێنێتەوە کەواتە یەک لە هۆکارەکانی ئەوەی کەوا گەنج بەو شێوە پەراوێز دەخرێ بریتە لە چی بریتە لە نەبوونی هۆشیاری لە گەنجدا ئەمە یەک و هەروە هۆکاری دومیان ئەوەیە کە نەبوونی پێشڕەوێکی کۆمەڵایەتی کە بتوانێت سەرپەرشتیارەتی ئەو هەموو گەنجە بکات کە لە کوردستاندا هەیە مناڵە پێشڕەو نیە لە کوردستان پێشڕەو هەیە بەڵام ئەو پێشڕەوە کە لە کوردستاندا هەیە قەتیس کراوە گرمۆڵە کراوە لە چوارچێوەیەکدا ناتوانێت بێتە موڵچی گشتی کە نەبوو بۆ موڵچی گشتی کەواتە گەنج چی لێ دێم گەنج بێسەر دەمێنێتەوە ئەمانە هۆکارن زۆر باشە بە دەرەجەی یەکەم بە پلەی یەکەم بەڕاستی لەوەدا دەتوانم بڵێم حکوومەت تاوانباری سەرچیە کاگارم زانیمان کە حکوومەت بەرپرسی یەکەمی ئەو دۆخەیە کە گەنجان بۆیان ڕەخساوە بەڵام لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخرا و ناوەند هەیە کە دەتوانن گەنجان هۆشیار بکەن و یاخود کاریگەریان نەبێت ئەمانە بۆچی ڕۆڵێکی سەرەکیان نەبوو بۆچی نەیان توانیوە گەنج پەراوێز نەخرێت بەڵێ ئوستاز خۆی پندێکی کوردی هەیە دەڵێت کە زۆر هات قەواڵە بەتاڵە ئەنی من ناتوانین بڵین ڕێکخراوەکان دامزگەکان ڕۆڵیان نەبووە ڕۆڵیان هەیە بەڵام دوجار عەرەب قسەیەکیان هەیە دەڵێ الناس عەلی دینی مولوکیهم خەڵک لەسەر دینی پاشاکانیانن ئەنی تۆ هەر چەندێک هەوڵ بدەیت بە نمونە من بە نمونەیەک بۆ بێنمەوە ئێستا ئەو بەرنامەی تۆ تا بۆم بەرنامەیەکی ئاوا دەتوانیت 4 گەنج چاک بکەیت ئەو دەتوانێت بە یەک بەرنامەی تەرفیهی بە یەک حەفلەیەکی خراپ بە یەک حەفلەیەکی داڕما و لە ئەخلاق لە بیرکردنەوە لە عەقڵ لە هۆشیاری 400 گەنج خراپ بکە یعنی تۆ هەتا بە 4 ڕۆژ بتوانیت 16 گەنج چاک بکەیت ئەو بە 4 ڕۆژ توانێت 500 گەنج خراپ بکە یعنی بە کورتی ئەمەوێ بڵێم ناکرێ ناگونجێ لەژێر ساوی دەسەڵاتێکی خراپدا کۆمەلگاکی چاک بێتە دی ئەنی ئەبەت شتی وان نابێت حتا تو تەماشای مەسەڵەن تەماشای بەسەڵاتی بەنی ئیسرائیل کە بەنی ئیسرائیل بوو ئاوا قەومێکی ڕەشبینی دەستە پاچەی وەکو دەڵێ ڕەزی و خەسی بوون تەنانەت پێغەمبەر موساشیان بەدەست خۆیانەوە گرفتار کرد لەبەر چ بوو لەبەر ئەوەی لەژێر سای حکومەتێکی دیکتاتۆری داگەشەیان کرد بوو حتا دوجار خوای گەورە بەچی عیلاجی ئەو قۆمەی کرد بەوەی کە فەرمووی چی
قال فإنها محرمة عليهم 40 سنة يتيهون في الأرض فلا تعس على القوم الفاسقين لا أنقر أي موسى باتل صانا لو شونا وشك برينجي بمنا أو أنا تواني دوسكني دولت يعني أنا بياي ميدانين زا مفسرين دار لما أوتر صانا دا أو زيلا خسي ورزي ودستبات سو تنبل وتوزلي كفيري ناني جير سيبر ببو فێری ترسنۆکی ببوو فێری زەلیلی ببوو مردن زیلێ چکە لە پاشمانەوە بە پەیدا بوو کە ئەو زیلە فێری چ ببوو فێری جەربەزەی و ئازایی ببوو چکە لە کەشوهەوایەکی ئازادا پەروەردە ببوو و فێری مادەگەرینە ببوو لەسەر دەستی ئەماندا دەوڵەتێک بۆ بەنی ئیسرائیل دروست بوو من پێم ناخۆش ئەو قسەیە دەکەم بەڵام بەڕاستی نامەوێت ڕەشبینی بڵاوکەمەوە بەڵام بەڕاستی ئەو زیلەی ئەمڕۆ لەژێر سای ئەم دەسەڵاتی حکومڕانی هەرێمدا زیلێک دەرچووە کە لەژێر سای سیستەمێکی سەرماداری زۆر سەقەتیشدایە فێری تەمبەڵی کراوە فێری تەوەزەلی کراوە ڕەشبینی بەسەردا کراوە کاڵاک باڵایدا بڕاوە عقلی بەتاڵ کراوە دڵی قەلۆش کراوە تا هیچی پێ نییە کە بتوانێت پێشکەشکە من ناڵم 100% گەنجەکانی کۆمەلگەی کوردی وانە من ئێستاش دەڵم ئەگەر بێت و پێشڕەوێک پەیدا بێ بۆ کۆمەلگەی کوردی پێشڕەوێکی کۆمەڵایەتی پێشڕەوێکی سیاسی دەتوانێت بارودۆخی کۆمەلگەی کوردی 100% بگۆڕێت چونکە گەنجان بە ئاسانی بە دوای دەکەون چونکە گەنج عاتیفە زۆرتر بەسەریدا زاڵە بەڵام گەنج کە پێشڕەوێک نابینێت دوازار ئەم جیلە گەنجە پیر دەبێ چی دەدێ ئەم نەخۆشیانەی کە تێیدا هەیە ئەو نەخۆشیەکانش لەگەڵا پیر دەبن چارەسەر نابێ گرفتەکە لێرەدایە من دەترسم لە داهاتوێکی نزیکیشدایە مەسەن تا چەند ساڵی ئاهیندەش پێشڕەوێک بۆ کۆمەلگەی کوردی پەیدا نەبێت کە پێشڕەو پەیدا نەبێ بەڕاستی کارە ساتە من کە بەراوردی کۆمەلگەی کوردی دەکەم بە بەراورد بە کۆمەلگەی تورکی یعنی گریانم دێ مامۆستا یعنی حل چییە چی بکرێ وەک باست کشیکردنەوەکەتم زۆر بەدڵ بوو یعنی بەڕاستی بەگشتی قسە ناکەین بۆی گەنجان لێمان نیگەران نەبن گەنجی زۆر باش هەیە بە توانایە خوێنەوار هەیە تێگەیشت و بڕوانامەدار بەڵام بە کۆی گشتی بڕوات هەبێ ئێستا گەنج پەروەردە کراوە لە ماڵەکەی خۆشیان نازانێت دانیشێ ئەو نەژ ناشرین ڕاکشەیانی هەر شەرمەکەی بچیتە ژوورەوە دووسێ پاسییان کۆکەرەوە بیامە بۆ تازیەک نازان ئیسلاامێک بکەن یعنی گرفتەکە لێرەیە گەنجەکان هیچیان پێنیە کێڵن هیچیان پێنیە ئەمە نەڕقمان لێیانە نە خوا نەخواسە لە کەمکردنەوەی شان و شکۆیانە بەڵام بەو گوناهیە پەروەردەکراون چی بکرێ بۆی گەنجان لەم زوڵمە کە لێیان نەکرێ و خۆیان بۆ خۆیان نازانن بێنە دەرەوە وشیار بن هەر هیچ نابزانن لە ناو پاسێک دانیشن کە کەسێک لە خۆیان گەورەتر هات شوێنی بۆ بکەنەوە یا هیچ تۆزێک قاچیان بێنەوە یەک بۆی مەجال هەبێ یەکێکی تر دانیش ینی گرفتەکە لە بچووکترین ڕەفتارەوە هەتا گەورەترین ڕەفتار ئەمانە بێ معریفەت کراون چی بکرێ ئەم معریفەتە تۆزێ بگەڕێتەوە بەڵێ بە پلەی یەکەم دەگەێتەوە بۆ دایک و باوکان ئەنی ئێستا تەماشا دەکەین عومەر بن خەتاب قسێکی جوانێ دەفەرمی اخشوا فإن النعمة لا تدوم خۆتان لەسەر سەختی ڕابێن چونکە نیعمەت بەردەوام نابێ ئێمە ئەوڕۆ دایکان و باوکان یعنی خۆم وەکو دەڵێ گرفتێک و دوو گرفتمان نییە من نامەوێت وەکو دەڵێم نامەوێت ڕەشبینی بڵاوکەمەوە ناشمەوێت گەنجانی کورد 100% زەڵبی سفر کەم بە دڵنیاییەوە گەنجی ڕێکوپێکمان زۆرن گەنج دیندار و عاقڵمان زۆرە گەنجمان هەیە کە وەکوتم سیارەی دروست کردووە تەیارەی دروست کردووە بەڵام ئەم باس لە زۆرینە دەکەم زۆرینەی گەنجان خەسێنراون لەگەڵ ڕێزم بەڵام دایک و باوکانیش تاوانبارە لەم بابەتەدا ئەین تۆ تەماشا دەکەی دایک و باوک چۆن منداڵ پەروەردە دەکات پێی وایە ئەگەر ژووری تایبەتی هەبێ و تەلەڤیزیۆنی تایبەتی هەبێ و ئەنتەرنێتی تایبەتی هەبێ بەوە منداڵ دروست دەبێت بەوە دەبێت بابەت تۆ پەروەردەی کە ینی بەخێوکردن ئەساس نییە پەروەردەکردن ئەساسە تۆ لێ ئێستا مەسەڵەن تۆ عەقڵی پڕ نەکەی دڵی پڕ نەکەی هەر خەریک جەستێتی پانتۆڵی نییە ها چۆن دەی پانتۆڵەکەت وا پیس بێ ئەی بۆ تەماشای ئەخلاقی نەکەزان ئەخلاقی چەند پیسە تۆ تەماشا دەکەم بۆ کراسەکەت دڕاوە ئەی تەماشاکە بزانە ئەخلاقیشی نەدڕاوە بزانە عەقڵشی نەدڕاوە بزانە ئیمانی نەشکاوە ینی بەداخەوە پەروەردەی منداڵ خۆی لە ئەساسەکە لێرە پەروەردەی منداڵ پەروەردەیەکە زۆرتر فێری نازۆچی دەکرێت هەتا ناس پەروەردە دەکرێن کە ناس پەروەردە کرا فێری سەختی نابێت کە فێری سەختی نەبوو ناتوانێت شۆڕشێک بخاتە سەرشانی خۆی جات شۆڕەکە مەرج نە شۆڕشی چەکداری بێ شۆڕشی معریفی ناتوانێت بخاتە سەرشانی خۆی شۆڕشی ئیمانی ناتوانێت بخاتە سەرشانی خۆی من دەمەوێت لێرەدا ئەنی بەراوردێک بکەم لە نێوان دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی تورکیا ئێمە زۆر لە مێژە لێرەینە ئێمە حساب کە 5,000 ساڵە لە کوردستانی تورک ئەگەر تەماشای کەینە ساڵی 1932 هاتە ئەو ناوچەیە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆ بەقەدەر نیوی ئێمەش مێژووی نییە بەڵام ئەو دێ فلیم دەردێنێ لەسەر ئۆرتوغڕۆڵ فلیم دەردێنێ لەسەر عوسمانی کوڕی ئۆرتوغڕۆڵ فلیم دەردێنێ لەسەر سەلاحەدین ئەیوبی جوانتر بڵێن فیلم نەک فلیم یعنی ئەوە دەکات بۆی بەگەنجی خۆی بڵێ کاکەت و ئەوە ڕابردووتە ئەو خەڵکە شکۆدارەت هەیە ئێمەش وەرە سەیری قەبرەکانی میرانی بابان کە 100 تۆزێکیان لەسەر نیشتووە باش گەنج مێژووی بدەزرێ
ئەتۆ دایم ئێمە بە گەنجی خۆمان دەڵێن حتا ڕێزمێ عەبدوڵڵا پەشێو شاری چیە دەمێدی خوێمە زۆر غەڵەتە کە دەڵێ مێژوو کرد هەمووی وایە هەمووی ڕەشە هەمووی خیانەتە هەمووی خۆفرۆشی ناوان نییە ئێمە لەو 100 ساڵەدا گەورەترین زەربەمان پێکەوتو ئەگەر نا ئێمەش خاوەن ڕابردوێکی جوانین ئێمە دێ بە گەنج بڵێن کاکە ڕابردی تۆ ئەوەندە خراپ نییە من بۆیە دەسەڵاتی کوردی زۆر زەربی سفر دەکەم چونکە لەلایەک مێژوت دەدزێ لەلایەک سەرۆت و سامانی تۆ دەدزێ و سەرۆت سامانی نەوەی داهاتوش دەدزێ لەلایەک دینیان دەدزێ ئەخلاقیان دەدزێ عقل و بیرکردنەوەیان دەدزێ شکۆیان دەشکێنێ وەرە ئەو بەراورد کە بە تورک دێک پەیکەر بۆ چێ دروست دەکات پەیکەر بۆ یەک لەو زانانە دروست دەکات کاتی خۆی پێم وابێ زاناکە ئیبن جەوزیە بەداخەوە ناوەکەی مەستا لەبیر نەماوە کە یەکەم کەس بوو ڕۆبۆتی دروست کرد پەیکەر بۆ ئەو دروست دەکات ئەو زانایە گەورە کە یەکەم کەس بوو ڕۆبۆتی دروست کرد کوردە خۆ تورک نییە بەڵام ئەو دێ پەیکەری بۆ دروست دەکات دەیکا بە تورک فیلم دەردێنێ بۆ سەلاحەدین ئەیوبی ئەی بۆ ئێمە وانین ئێمە دێن ئەو فیلمانێک کە لە تورکیا بەسەر چوون هەمووی خەریکی داڕماندنی ئەخلاق ئەوە دەین گەرم بدەکەینەوە و ترش و خۆی پێدا دەکەین بۆ گەنجی کوردی لێ دەین ئەو گەنجە یعنی بەچی ئەو نیشتیمانە دڵخۆش بێت تەماشا دەکات ڕابردوویەکی نییە لە کاتە هەیەتی تەماشا دەکات نیشتیمانەکەی بە خەمیەوە نیات یعنی تۆ نمونەیەک بێنمەوە نمونەیەک ئەگەر بێت و گەنجێک لە وڵاتەدا پەروەردە بێت لە تەمەن 1 ساڵ و تا دەگاتە 40 ساڵی کە گەشت تەمەن 40 ساڵی بە نمونە لاقێکی بشکێ بچێتە خەستەخانەیەکی حکومی نیشتیمانەکەت شەڕەفی ئەوەی تێدانیە ئەو قاچی ئەو گەنجە چاکات و دەینێرێ بۆچێ بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی لە نەخۆشخانە ئەهلیەکەشدا هەموو دکتۆرەکان بە چاوێکی پیسی مادی سەیری دەکەن دەیانێ هەرچی سەرۆت و سامانە بە ناوی ئەو لاقشکانە و لێی هەڵوشن ئێکاتە ئەو گەنجە چ شایەکی بەو نیشتیمانە بێ چۆن ئیرادەی دەبێت چۆن ئومێدی دەبێت چۆن هەموو شتەکان سەربی سفر ناکات چۆن ناڵێت چاک و خراپ وەکو یەکن ئەنینە حەقی نییە چۆن گەنج وەکو گوتم هۆشیارنی هەرچی خراپەشە دەیبینێ زۆر باشە با نمونەیەک بێنمەوە بەڵێ ئەسا ئەو بابەتە ئەگەر کاتما بێت بەڵێ فەرموو دەگوترێ دەڵێن ئەوەی چەکوچی پێبێ هەموو شتێک بە بزمار دەبینێ باشە ئەنی باوەڕکە ئەوەی کە شاعیر هەموو شتێک بە چاوی شعر دەبینێ ئێستا شاعیرێک بچێتە بازار گوڵێک ببینێ بە چاوی ئەدەبیات سەیری دەکات بەڵام تاجیرێک بچێتە بازار کە سەیری گوڵەکە بکات بە چاوی تیجارەت سەیری دەکات چۆن بتوانێت ئەو گوڵە بێنێ سەرفی بکات و قازانجێکی لێ پەیدا بکات دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تاجیرن سیاسی نین هەموو شتێک بە چاوی مادە سەیر دەکات تخوا عەیب نییە تخوا شوورەیی نییە وەزیری خوێندنی باڵا بە هەموو عەقڵی خۆی بڵێ وەڵا زانکۆکانی هەرێمی کوردستان بارێکی قورسن لەسەر شانی میلەت لەسەر شانی حکوومەت وەڵا برا وەکو پەندە کوردەکە دەڵێ هەتا هەتا خاوەن ماڵ دەزیگە دەست خاوەن ماڵی گرانی وای لێ هاتووە هەتا میلەت بەوی دەڵێ قوربان ئەتۆ خراپی ئەتۆ خواری ئەتۆ خێچی ئەو دێ دەڵێ وەڵا زانکۆکان بارێکی قورسن بۆ ئەتۆ بارێک قورسی بەسەر شانی حکوومەتەوە بۆ حکوومەت بارێکی قورسی بەسەر شانی میلەتەوە ئەسڵەن ئەم پێم وایە ڕۆژگارێک دادێ یعنی پێیان سەیدان باشە بۆ 5 ملیۆن کورتێ وەڵاهی بریا 2 ملیۆن هەبا بەس بوو یعنی ئەوان لەوەی تێپەڕیەوە بڵێ خۆی چاکە بگرە ئەوەی پێ زیادە کە ئەتۆ هەی پێی زیادە تو تەماشاکە با نمونەیەک بێنمەوە 18,000 وانە بێ شەی لە کوردستان موچەی وەزیری خوێندنی موچەی وەزیری پەروەردە 6 ملیۆن دینارە مامۆستای وانە بێش کە هەمووی گەنج هەمووی لە سەرەتای ژیانیدا دەچێ بۆشاییەکانی سیستەمی پەروەردەی پێ پڕ دەکاتەوە بەڵام ئامادە نییە موچەیەکی ڕەکوپێکی بداتێ موچەیەکی داتێ کە شتێک زیاتر لە موچەی کۆیلێتی ئەنی حیف لەو وڵاتەدا شتێکی بە ناوی وانەبێژی وەڵا عەیبە وەڵا داوەشینە شتێکە بێ بە ناوی خۆبەخشی باشە گەنجی قوربەسەر دەچێ خۆبەخشی دەکە واش بڕیارێک هاتبوو دەڵێ چین دەڵێ وەڵام نابێ خۆبەخشەکان لە دامدەزەکان حکوومەت هێرم نان بخۆن ئەنی خراپتر لە کۆیلاتی جاران کەسێک کۆیلەی هەبایە نان و نیشتەجێگە و پۆشاکی لەسەر خاوەن کۆیلە بوو کەچی ئێستا وای لاتۆ کابرا دەڵێ کاکە من بەخۆ ئیشت بۆ دەکەم ئەو دەڵێنە قەیناکە بەخۆ ئیش دەکەی ئیش بکە بەڵام نابێنان لە لای من بخۆی بۆ خۆی بڕۆ لە بازاڵان بخۆ تەمەنی گەنجێتی خۆی سەرف کارە دیار خۆبەخشیەوە بەس بۆ خەتاکە بەشێکی لە گەنجە گەنج چۆن دەبێت ئامادە بێت تەمەنی گەنجێتی خۆی بە دیار خۆبەخشیەوە سەرفکە چی بۆی هەیە 15 ساڵی تر حکوومەت تەعیین بکە بۆ مەگەڕانی تەعیین حالیان زۆر خۆشە خۆی گرفتەکە لێرەدا دەسەڵاتی کوردی خیانەتێکی زۆر گەورەی لە گەنج کردووە هاتووە هەموو خەڵکی فێری ئەو کاکە نان لە تەعییناتدایە دواتریش تەعییناتی نەهێشت دوجار بەهێنانی سیستەمێکی سەرماداری زۆر سەقەت هێناوێتە کوردستان خەڵکی فێریەوە دەکا کەچی کە زۆر سەرفکە پارە زۆر سەرفکە سبلیتەکە دوابێ فەرشەکە دوابێ قەنەفەکە دوابێ چاکەت و پانتۆڵەکە دوابێ ئیعتیبار لە مادەدا ئیعتیبار لە دۆڵەمەندیدا ئیعتیبار لە خۆشی ژیاندا دێتۆ زۆر سەرفکە دەرگاکانی سەرفکردنی پارەی زۆر زیاد کردووە دەرگاکانی بەدەستێنانی پارەشی زۆر کەم کردوتەوە زۆر باشە کاگەرام کە ژیان زۆر سەخت بێ کە ژیان زۆر سەخت بووە کۆما مەسەناسی سوبحانی دەڵێ عەفوەن بۆ تاوکەم دەڵێ کە ئینسان باری ئابوورشی سەخت بوو بۆ ڕەناگا بیر بکاتەوە بۆ ڕەناگا دڵی خۆی پڕکا لە ئیمان عەقڵی خۆی پڕکا لە عیلم
بگرە هەر لە خەمیەوەدا چۆن ورگەکەی پڕکە دەی لە حاڵێکی وادا گەنج چۆن وشار بێتەوە. کاگەرام دەزانین کە ئەم ساڵ و چەند ساڵی داهاتووشە تاوەکو ئەم حکوومەتە بوونی هەبێت گەنج پەراوێز دەخرێت بەڵام ئەوەی کە گرنگە ینی چارەسەر ینی وای دەبینیم کە بەشێکی زۆری بەدەست گەنجانەوە بێت گەنجان خۆیان هوشیار بن خۆیان بتوانن لە مافەکانیان بێدەنگ نەبن ئەنی ناکرێتەوە ئەگەر هەلی کارێ بۆ نەڕەخسیان کۆمەڵی بابەتی دیکە یەکسەر بی لەو بکەیتەوە کۆچ بکەی بی لەو بکەیتەوە بچیتە ئەوروپا ئەمە خۆ دەزانم کە چارەسەر ناکرێتەوە ڕێ لێ ناگیرێت کە گەنجان نەچنە وڵاتانی ئەوروپاوە کۆچ نەکەن بەڵام ئەمەش چارەسەر نابێتە تاوەکو گەنج لە وڵاتە نامێنێت دۆخەکە زۆر خراپتر دەبێت بۆ نە گەنجێک کۆش دەکە عیبراکی لێرە مێنێتەوە ئامۆزایەکی لێرە مێنێتەوە ئەمە ژەر گەنجن بەڕاستی چارەسەرەکان پێدوانیە کە زۆرینەی زۆری بەدەست خۆیانەوە وتمان حکوومەت بەرپرسە لەوەی کە گەنج پەراوێز بخرێت. مامۆستاجیان خۆی زانی گرفتەکە چیا گرفتەکە ئەوەی بیرکردنەوەکان گۆڕاون ئەنی گەنج عاتیفی دەبێەوە بزانین من لێدا لە ئەنگری گەنج ناکەم بەڵێ بەدڵنیاییەوە گەنج خەتاکی سەرەکی هێلەوەی کە خۆی وشیار ناکاتوانێ ئەو کاتێکی خۆی ئەو کاتێک کە بۆ خۆ سەرفی دەکەی بە دیار پەبجی و بە دیار فەیسبوکێکی زیاد لە حەد و بە دیار فیلمەکانە بۆ لە هەمان ئەو کاتە تۆ نای کتێبێک بخوێنەوە بە نمونە کە دڵت خۆشتر دەبێت کە جەوت سافتر دەبێت باشە بەڵام تۆ لەوە گەڕێ مشکلەکە ئەوەی ئەو سیستەمە سەرمادارێکی هێنراوەتە کوردستان بە سەقەتی بەس بە خاڵە خراپەکانی هێنراوەتە کوردستان بیرکردنەوەی گۆڕیوە یعنی چۆن یعنی ئێستا بە نمونە جاران ژیان بۆ خۆش بوو لەبەرەوەی بەعام خەڵک وەکو یەک دەژیان تا ڕادێکی خەڵک ئاستی لێک نزیک مەسەن دۆڵەمەندەکەش ئەوەندە دۆڵەمەند نەبوو فەقیرەکەش یەکجار بەو شێوە فەقیر نەبوو لانی کەم قەناعەت هەبوو بەس ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە ئاعتیباری کۆمەڵایەتی بە زۆری لەسدا لەوەی دایەکە خەڵک بگاتە ئاستێک کە بتوانێت بژیە بەبێ ئیشکردن ئەوە گرفتەکەیە یعنی مەسەن گەس پێی وایە خۆشبەختی لەوەی دایە بن ئەو ئێواران یەک ئیش نەکا بەیانانێک ئیش نەکا موچەیەکی هەبێت یان بە نمونە ئیشێکی زۆر کەم بکە بەڵام موچەیەکی زۆری هەبێت یان لە پڕ ببێتە کوڕێک ئەوە گرفتەکەیە یعنی چاوی لەوە نیە قۆناغەکانی سەرەتای ژیانی کە مەسەن کە ژن دێنێ کە زەواج دەکەن سەرەتای ژیانی چاکەن ساڵێک بە ناڕەحەتی بەڕێوە بەرێ پێی وایە دەبێت لەگەڵ یەکەم نوقتا سەرۆت و سامان بەسەریدا بارێ آخر ئەوەش نابێت هیچ سەردەمێک هەشتیوان نەبووە بەڵام وەکو گوتم چێ ئەو بیرکردنەوانەی گۆڕی دیسان دەستەڵات گۆڕی بیرکردنەوەکەی وا گۆڕی کە مەسەڵەن خۆشی لەوەی دا تۆ زۆرت هەبێ خۆشی لەوەی دا کە شتێک پێرفێکت بێ خۆشی لەوەی دا کە مەسەڵەن تۆ بە نمونە ئیش نەکەی پارەت بێتە دەست ئەمە وای کردەوە گەنج تەماشا دەکات لەو وڵاتی شتیوای بۆ ناچتە پێش بە ناچاری چی دەکات بیر لەو دەکاتەوە کۆچ بکە کە کۆچ کرد بۆ دەرەوە بەشێکشی چاولێکەریە بۆ زانیاری بە هەموو لایەکانی بەشێکش چاولێکەریە من زۆر گەنج پێشێک دێ ئیشی هەبووە وەزعی باش بۆ بەڵام لەگەڵەوەشدا کۆچ کردەوە بۆ دەرەوە گرفتی ئەم سەردەمە ئێمە ئەوەیە عەقڵش نزم دەکرێتەوە عەقڵ یعنی ئێستا گەنجێکی زارانەتەمەنی 18 ساڵی دەتوانی ژن بهێنێ گەنجی زارانەتەمەنی 22 ساڵی دوو ژنی هەبووە کاکە باشە دوو ماڵ و منداڵی بەڕێوە بردووە بۆ لەبەر ژیان سادەتر بووە عنی حبووە تەمەنی 23 ساڵ بکە کە دیوەخانی هەبوو بامە پێمانەوە نەبێ کە دەڵێن شێخا فڵان کەس 50 ساڵ بۆ عمری ناکاکە کە کوتیانە شێخا فڵان کەسی ئەو عەشیرەتەی کاکە ڕەنگە تەمەنی 22 ساڵ بووی بەڵام دیوەخانی هەبووە سڵح و سەلاحەتی کردووە 22 ساڵیش بووە ئێستا گەنجێکی 22 ساڵی بەخوای ئەگەر دەبێ ڕێنمایی بکرێت دەبێ مەسەڵەن حتا دەبێ بەتانی پێدا بدرێتەوە کە شەو خەوت ئەنی حاڵتەکە وایەتەوە ئەو سیستەمە کوردیە کە حکومیڕانی کوردستان دەکا بەداخەوە عەقڵی گەنجێکی دابەزاندووە بیرکردنەوەشی دابەزاندووە دڵیشی دابەزاندووە ینی فقط کردوویەتە ئینسانە کردوێتە ئینسانی شەکەت ئینسانی ماندوو لە بیرکردنەوەدا ماندوو بەدڵ ماندوو بە خەم و خەفەت ینی سیستەمی ئەڵمانیەک لە سیفەتەکانی ئەوەی خەم و خەفەت بۆ ئینسان دێنێ تۆ تەسەیری هونەری ئەڵمانیت بکە کاتێک کە لە نێوان دوو عەشەدا گۆرانی دەبریتێ لە چی فڵان کەس دێم دابڕا تۆ خیانەتت کرد زستانت هێنا پایزت هێنا ئەوە خەفەت دروست دەکا بەڵی ئینساندا بەڵێ بەڵێ مامۆستاران سوپاس دەکەین بۆ بەشداریکردنت بۆ ڕوونکردنەوەکانت هیوادارین گەنجانیش بە خۆیان بچنەوەگە زۆر بە کورتی کۆتا پەیامت هەبێت سوپاس دەکەین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵێ دووبارە سڵاتان لێ بیایزان دیارە لە بەشی یەکەمی بەرنامەکە لەگەڵ زۆر بەڕێز کاکە ئارام محەممەد مامۆستا ئارام محەممەد چالاکەوان لە بواری گەنجان قسە و باسمان کرد. دیارە فرسەت نەبوو کۆتا پەیامی بگەێنێت، گرفتێک دروست بوو، داوای لە بدنمان هەیە بۆ هیوایەنی شەڵا کێش و گرفتی گەنجان زیاتر بێت و ئێمە وەکو گەنجی شانازی بە مێژووی نیشتیمانەوە بکەین هەروەک مامۆستا ئارام باسی کرد کەوا ئیبن الجەزری کەەوە ناوی ئەو زانە موسڵمانەیە کەوا یەکێک بوو لەوانەیە کە ئێختراعی مرۆڤی ئالیا و خودوزە جوڵاوەکانی کرد کە خەڵکی جەزیرەی بن عومەرە لە کوردستانی باکوور 1936 میلادی لەدایکە بێ تا ساڵی 1209 کە وەفاتەکە. ئەم زانە ئیبن العەزی کوڕی ئیسماعیلی کوڕی زراری کوڕی جەزریە، ناسراوە بە ئیبن الجەزری، یعنی دەیان و سەدان زانای وای کوردی موسڵمانمان هەیە کە داهێنانەکانیان یەکەمین جار بۆ یا خۆت تەواوکەری یەکەمین جارەکان بۆ لە داهێنان و لە دروستکردنی بابەتە وزەدارەکان یا خۆت جوڵاوەکانەوەی کە پێویست نەبێ یەکێک بیجوڵێنی خۆی بتوانێت بجوڵێت. بەڵازان و خۆشەویستان بڕیارە ئەمڕۆ لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هێرێمی کوردستان مامۆستایانی وانەبێژ گردبوونەوە ئەنجام بدەن بۆی کە داوای زیادکردنی ئەو کرێیان بکەن کە لە وەزارەتی پەروەردە بۆیان دابین دەکرێت وەروەها هیچ نادا بمەزرن بە شێوازی گرێبەست لە چەند شار و شارۆچکەی گردبوونەوە ئەنجام دەدەن. لە چەمچەماڵیش ئەمڕۆ بە ئاماشەوە گردبوونەوەیکیان لەوێ ئەنجام داوە. هەڵدەدەین پەیامنێرمان جەلال جەباری وەربگریم زانین دوایین زانیاری و چالاکیەکان لە چەمچەماڵ چین و مامۆستایانی وانەبێژ داواکاریان چییە؟ کاک جەلال سڵای خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە چەمچەماڵ. بڵێ کاک جەلال جارێک ئامادە نییە وەک ئاماژەمان پێکرد لە سەرجەم لە بەشێک لە شار و شارۆچکەکان لە هێرێمی کوردستاندا مامۆستایانی وانەبێژ کە چەندین ساڵە کێش و گرفتیان هەیە بە تایبەت کەمی موچەیەکی زۆر کەم و بەشێکیان لە شوێنی زۆر دوورەوە مامۆستایەتی یاخود کاری وانەبێژی دەکەن. ئەوان باز لەوە دەکەن کە ئەو پارەی پێیان دەدەن بڕێکی زۆر کەمە و لە هەمان کاتیشدا وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردەوە گرنگی زیاتر پێویستیان بە مامۆستایانی وانەبێژە و بەڵام گرنگ سێر ناکرێن وەروها داوای دامەزراندن دەکەن کە ئەوان ئەگەر بە شێوازی گرێبەستیش بن دامەزرێن. دانیار بابەتێکی تر کەەوە مامۆستانی وانەبێژ ینی گرفتیان هەیە لەم ماوە مامۆستایەکی وانەبێژم گفتوگۆم لەگەڵ کردوتی گرفتێکی تریشمانەیە بەدەل لەوەی موچەمان کەمترە خزمەتمان بۆ حسێب ناکرێ هیچ وەکەوەی کرێکارێک بین لە شوێنێکی شکەین وتی تەلەبەکانی زۆر جاگاڵتەکەن ئەڵێن خۆیەوە مامۆستانین یان ئێوە چۆڵی عیدی ئێرە نین ینی گرفتی معنەویشانێ لە پاڵ بوونی و گرفتە مادیانە ئەمەش حکوومەت خۆی بەدەستی خۆی چینایەتیشی خستە نێو پیشەی پیرۆزی مامۆستایی کە ئەمە ئیتر بەڕاستی جێگی داخە.
بەڵازان دەچینە لای پامێرمان جەلال جەباری بزانین ئەو گردبوونەوەمان بۆ بگوازێتەوە زانیاری دیکە چی هەیە لە چەمچەماڵ. کاک جەلال سڵاوی خوا لێبێت و فەرموو بزانین زانیاریەکان چین لە قەزای چەمچەماڵ. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە هاوشێوی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان ئەمڕۆژ بەشێکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحێ و گوندەکانی گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجام داوە لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ و داوا ئەکەن کە دام مەزرێن و هاوشێوەی مامۆستایانی هەمیشەیی چۆنەڵی موچەیان پێ بدرێ وەدا بمەزرێن بەو پێی ئەرک و مافیان هیچیان لە مامۆستایانی هەمیشەیی کەمتر نییە. من بۆ ئەوەی ڕاستەوخۆ بچمە لای یەکدوانێکیان مامۆستا ئەگەر بێت ئێرە ئەگەر پێم بڵێ کاکە سڵاوت لێبێ ڕاستەوخۆ لەگەڵتم ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ بۆچی گردبوونەوەتەوە داوای چیەکەن. وەڵایی هۆکارەکەممان ڕوونە ئێمە چەند ساڵە خزمەتمان هەیە تقریبا 7 ساڵە ئێمە تەواومان کردووە من بەلایانی خۆمەوە 8 ساڵە تەواوم کردووە هەتا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە. ئەوەش لە دەسەڵاتی ئێمە بەس خۆپشاندانە هیچ شتێتر نییە بیکەین تا بۆی داوای مافەکانی خۆمان بکەین. داواکەم لە هەچی مامۆستانی وانەبێژ هەیە ئەوەی کە ئێستا گوێی لێمانە بێ لێرە لەگەڵمان هاوکار بێ داوا لە مەکتەبەکانی شەکەم لە مامۆستا میلاکان ئەوانیش هاوکارمان پشگیریمان بکەن بۆی بەردەوام بین تا بە شوێنێک ئەگەین. بەڕاستی چارنووسی ئەمە نادیارە تا ئێستا لاگەری وەڵام نەدانەوەتان لە ڕۆژانی ئایندەیە بەردەوام لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بەڵێ بەدڵنیایە بەردەوامە بین بەردەوامی تاوەکو وەڵامێکمانسا ئێمڕۆ تەنها ئەمازمانەوە بوو کوێم بکەینەوە بەیانی داوام مەکرێتەوە کە داوام کرایەوە کات ئێمە لەگەڵ تەربیە قساکەین و پیان دڵنیانەکەینەوە کە ئێمە بەردەوام بێ بایکۆتکردن و هەتا وەڵامێکی دروستمانە دەنەوە. مامۆستایانی وانەبێژ هاوشێوی مامۆستایانی هەمیشەیی تا چەند چۆنەڵی ناکەلێنێکتان پڕ کردووەتەوە لە بواری پەروەردە چ لە سنووری چەمچەماڵ چ لەسەر ئاستی شار و شارۆچکانی دیکەی هەرێمی کوردستان. وەڵی ئیسابن بەنسبەت ئەو مەکتەبەی خۆمی لێ تقریبا ئێمە دەوانی بێژین 5 میلاکی لێیە لە 1985 ئێمە پڕمان کردوێتەوە. باوەڕ ناکەم هەموو مەکتەبەکانوان هیچ مەکتەبێک نییە سێوانە بەش کەمتری هەبێ بەلایانی کەمەوە سێ چوار تا وانە بێژە ڕاستم لە قوتابخانەی زانیاریم ئێمە دەوانی بێژمان هەیە لەوێ هەموو کەم کوڕەکانی مەکتەبەوانی بەش پڕی کردێتەوە. خزمەت تاماوەسم بەخێر بێت. بەڵێ وەک ئاماژەی پێکرد ینی دیارە جگە ئەوەی ئەمڕۆ کە ئەبینرێ لێرە لە وێنەکانە هەمووی مامۆستای هەمیشەیی نییە ئابوورن هەمووی مامۆستای وانەبێژ نیەوە بەشێک لە مامۆستایانی هەمیشەیش هاتوونەتە پاڵیان بۆ گەیاندنی دەنجان. من ئەگەر کات هەبێ مامۆستای ترۆرەگە مامۆستا سڵاوتان لێبێ ڕاستەوخۆ لەگەڵتانم کامتان قسەم بۆکەن ئەگەر پێم بڵێ داواکاریەوە چیە. بەڵێ داواکاریمە دامەزراندونەوە چکە چەندی ساڵێمە دەوامەکەین مافی خۆمانەکە دامەزرێن مامۆستامانەی هاتوچۆکانی مانگی 100,000 زیاتر بەس بە هاتوچۆکەوە سەرف بکات. یعنی هیچ پارەیەکی بۆ نامێنێت تۆ مناڵێنە هاتوچۆکەن مەسرەفە لەبەر ئەومان داوای دامەزراندنەکەن و مافێکی خۆمانە لە ڕووی ئەرک و مافە وەکو مامۆستا هەمیشەیوان بەڵام لە ڕووی پێدانی موچە و شای سەدارەکان زۆر لەوان کەمترن. بەڵێ زۆر زیاتر لەوان بەڕاستی ئەوان جاروای 20 ساڵێن ئەمە بە 30 ساڵینەوە بە ناچاری بۆی پارەی زیاتر وەرگین لەبەرەوە ئێمە داوای مافی خۆمانەکەن ئێمە وەکوان هەموو ڕۆژێ داوامەکەین دەرزی زیاتر ئەڵێنەوە هیچ ڕستێکمان نییە هیچ ئینجازەیەکمان نییە بە ناچاری دەرزەکان ئەڵێنە لەبەرەوە مافی خۆمانەکە دامەزرن. هاوشەی مامۆستایانی هەمیشەیی لە ناوەندەکانی خوێندن تابوونەتەوەی کە کەلێنێک بۆ پەروەردە پڕکەنەوە بە تایبەت وەک باسەرکەن لە هەندێک ناوەندی خوێنە 15 مامۆستایتیای ڕەنگە دەی گرێبەست بێت. بەڵێ لە هەموو قوتابخانەکان وای بەڕاستی ئێمە لە ئامادەیەکی خۆمان و مامۆستای وانەبێژمان هەیە ئەگەر ئێمە هەنومان ڕۆینەوە یعنی لە هەر دەرسێکا جار وایە 5 پۆل 6 پۆل شاخر ئەبێت بەڕاستی وەکو میلاکەکان ئێمەش یعنی هەوڵمان داوە کەوا کەلێنی پەروەردە پڕکەینەوە. بەڵێ من ئەگەڕێمەوە لایەوە دیارە وەک ئاماژەیان پێکرد لە دەربڕینی گردبوونەوە و ناڕزایەتەکانیان بەردەوامن تا ئەو کاتەی ڕۆژانی ئایندەیە وەڵامێکی جدی لەلایەن وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانەوە وەردەگرن. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان جەلال جەباری لە ناو بەشێک لە مامۆستایانی وانەبێژ کەوا نیگەرانی خۆیان دەرە بڕن لە قەزای چەمچەماڵ وەستاوە بەڵام بەڕاستی خۆزگەم قسەی منە گەشتە لای سەرۆکی حکوومەتیان وەزیری پەروەردە لە قوتابخانەکانە و مامۆستایانەی تر بوونەتە مامۆستای هەمیشەیی بەشێکیان لەگەڵ ئەو پڕێزمانە باسیەوان کرد لە هەموو شوێنێک باش و خراپ هەیە دەوام ناکەن لە دەرەوە ئیشی تریانەیە تەکسیەکەن سەوزە فرۆشن نازانم معرەز چیەکەن کۆمەڵێکیشی تر حسەکانی خۆیان بەوانە بێژەکان پڕەکەنەوە یاخود بە پارەیەک ڕێکەوتنێکی سادەواتە بە مانایەکی ترک و کۆنتراتی لێ هاتوۆتەوە. مامۆستاوانە بێژەکان ئەرکە قورسەکان و وانەیەکی زۆر ئەڵێنەوە بەڵام لەبەرەوەی ئەوان هەمیشەیین ئەمان پارەی زیاتری وەردەگرن و ئەرکیشان کەمترە یعنی نازانم بەجددی
کەرتی پەروەردە کەرتێکی هەستیارە تخوا ویژدانتان هەبێ وا لە مامۆستا و لە قوتابخانە و لە پەروەردە مەکەن با ئەم تۆزە معریفەتەش ماوە لە نێو گەنج و لاوانی کووردا ئەویش بە فەنا نەچێ و ئەویش کۆتایی پێنێت شوان لە کاتێکدا مامۆستانی وانە بێژ کۆڵەکەیکی گرنگی کەرتی پەروەردەن لە وەزارەتی پەروەردە بەڵام بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ گرنگیان پێ نادەدرێت و دانامەزرێن و هەروەها موچەیەکی زۆر کەمیان هەیە کە زۆر جا باز لەوە دەکەن کە بەشی ئەو کری هاتوچیان ناکات کە دەچنە شوێنە دوورەکانەوە. بەڵازان خۆشەویستان ڕامیار عوسمان لە سلێمانی وەردەگرین بڕیارە ئەمڕۆ پێشانگایەکی هاوبەشی خانمانی ئێران لەگەڵ سلێمانی بکرێتەوە کە کاری دەستی پێکەوە ئەنجام دەدەن. بزانین ئەو چالاکیە چیە لە پارێزگای سلێمانی ئەنجام دەدرێت وەروە هەبزانیم پێشانگایە باز لە چی دەکات. ئەو دەدەین پەیامنێرمان ڕامیار عوسمان وەربگرین. ڕامیار سڵای خوا لێبێت و زانیاری چالاکی چییە سەبارەت بوو پێشانگایە؟ بەڵە سڵاوی خواتان لێ بێدانیار دیارە ئەم پێشنگایەکی هاوبەشی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانە. دیارە پێشنگاکە لە نێوان خانمانی دەستڕانگینی هەرێمی کوردستان و خانمانی دەستڕانگینی ئێرانی کراوەتەوە. سەرجەم ئەو بابەتانی کە لەو پێشنگایەدا بەشداریان پێکراوە کاری دەستی خانمانن، واتە ئەو بەرهەمانن کە خانمان خۆیان ڕۆڵی سەرەکیان هەبووە لە دروستکردنی لە ینی بەرەمهێنانی ئەو پێشنگایە کە ئەمڕۆ کراوەتەوە 16 ئۆکتۆبەر. دیارە 160 خانمانی ئێرانین و 140 خانمانی ناوخۆی و بیانی ناوخۆی هەرێمی کوردستان بەشداریان کردووە. هەموو ئەو بابەتانەی کە لێرن جگەل لە کاری دەستی خۆیان هیچی دیکە نییە، واتە بەرهەمی دەرەکی لەم پێشنگایەدا بەشداری پێ نکراوە. ڕۆژانش لە کاشمێردەوە کراوە. خاتون سڵاو لێبێ، زۆر سپاس. لەکوێوە بەشداری کردن؟ من لە سلێمانیەوە ڕەزم. زۆر باشە. ئەو بەرهەمانەی کە هەتانە پێما بێ زیاتر بابەتی نقڵ و ئەوانن کە بۆ چای خواردنەوە بەکاردێن. ئەمانە خۆتان دروستیەکان چۆن دروستیەکەن؟ بەڵێ بەڕێزم سەرتا بەخێر بێن سەر چاو. ئەم بەرهەمانە بەرهەمی کارگەی بابوونەیە کە یەکەم کارگەی لە سلێمانی خۆم دروستیانەکەم کە یەکەم بەرهەمیشە کە خاتونێک هەم لە کوردستان هەم لە عێراقا ئەم بەرهەمانە دروست دەکات. تا چەند توانیوتانە بەرهەمەکانتان بناسرن و خەڵک ئەم بەرهەمانی ئێوە بەکاربێنەوە بەرهەمە دەرەکیەکان بەکارنێن؟ خۆتە زانی ئێستا لە بازاڕە ئەم بەرهەمانە هەیە، بەڵام جیاواسی ئەوەی ئێوە لەگەڵ بەرهەمی ترا چی؟ بەڵێ وەڵا ئیشەکەی من زۆر سەرەتا 5 مانگە دەستم پێ کردووە. سوپاس بۆ خوا لە چاو کاتەکەیە زۆر خەریکە بەباشی ناسر لە ناو خەڵکە. زۆر کەسێ بینێ هەروەک خۆتوە زانی بەرهەمی دەرەکیە کە من ئەڵێم خۆماڵی و خۆمان دروستمان کردو وەکو شۆکێک وایە بۆن هەتا تێستەکەن ئەیبینن. جیاوازی بەرهەمەکانی من ئەوەیە هەموو شتەکانی فرێشە، مەسەرەن ئاوی گوڵگوڵە باخ، زەعفەرانی ئەسڵ بەکارێنم، دارچینی تازەبەوە بە هیچ شێوەیەک هیچ موادێک حافزش بەکار نایەنم. وە تازەترین بەرهەمان ئەم کونجەیە کە هەر خۆم دروستەکەم. کونجەکەسمان جیاوازەکەی ئەوەیە کونجی سپیە بە گەزۆی داربەڕ و دروستەکەم زۆر خواستی دەسەرە. سپاس بەخوای گەورە. دەستان خۆش بێ. سپاس دەکەم لەشتان ساغ بێ. ینی دانیار ئەوانی دیکەش ئێستا خانمەکانی دیکە نەهاتونێتە سەر شوێنی کارەکانیان چونکە لێرە مەراسیمێک بەرەوە دەچێت کەمێک پێش ئێستا مەراسیمەکە دەستی پێکردەوە بەشێک لە سەرکوسۆڵی کۆماری ئیسلامی ئێران و نوێنەری بەشێک لە چاودێری بازرگانی لێرە قسە دەکەن و خانمانی بەژاریش لێرن. بەڵێ دانیار ئەم پێشانگایە لە چ شوێنێکی سلێمانی ئەگەر هاوڵاتیان بێوێت سەردانی و شوێنە بکەن؟ ببوورە بیرم چوو باسیەوە بکەم. دیارە پێشنگاکە لە کارگەی جگەرەی سلێمانیە، ئەو شوێنەی کە زۆربەی جار پێشنگاکان لێرە دەکرێتەوە و ئێستا یەکەم ڕۆژی پێشنگاکەیە کەمێک بەر لە ئێستا کراوەتەوە کەمێکی دیکە خانمەکان دێنە شوێنی کارەکانیان و ناساندن بۆ بەرهەمەکانیانەکەن. ئەوانەی کە ئێرانین زیاتر بە ئیشی ینی هەڵکۆڵین واتە هەڵکۆڵین لەسەر گۆزە و ینی فەرش و ئەو بابەتانی دیکە بابەتەکانی دیکەی جوانکاری ناوماڵ ئیشیان کردووە. ئەوانشی کە ناوخۆین زیاتر ئیشیان لەسەر کاری شیرنەمەنی و جلوبەرگ و نقڵ و ئەو بابەتانە کردووە. ئێستا ئەوەی کە دەیبینن یانی یەکێکە لە بەرهەمی خانمە ئێرانیەکان کە ئەم فەرشانی کە دەیبینن فەرشی دەستچنن و هەروەها نەخشەکانی کاری دەستی خۆیانن. بە هەمان شێوە ئەم بابەتانی دیکە کە بابەتی جوانکاری ناوماڵن ئەمانە بە هەمان شێوە قسەم لەگەڵیان کردووە دەڵێن خۆیان ئیشی دەستیەکەیان بۆ کردووە، نەخشەکانیان بۆ دیزاین کردووە، واتە هەم دیزاینەکەی خۆیانە بەرەمەکان لە بازار دەکردن بەڵام خۆیان دیزایانی دووبارەی بۆ دەکەن. ئەمەش بە هەمان شێوە بابەتی جانتا و
کۆمەڵە پێداویستی تری خانمانە وەکو دیاری دەتوانرێت بدرێت. بە دڵنیاییەوە نرخەکان داشکانێکی ئەوتۆ نەکراوە، نرخەکان تا ئەندازەیەک دەتوانین بڵێن بەرزن، بە تایبەتی خانمانی ئێرانی ئەوانی کە بەشداریان کردووە نرخەکانیان تا ئەندازێک دەتوانین بڵێن هەرزانیە، نرخەکانیان بەرزە، بۆیە ینی خەڵک لەوانەیە وەکو پێویست ئەم بابەتانە نەکرێت. چونکە لامان کاتە دانیار خۆ دەزانی ئەوانی کە ئیشی دەستن ئێستا بنمونە ئەم بابەتانە کاتێکی زۆری دەیە، بۆیە ئەوان نرخێکی زۆری لەسەردانێن، وەکو ئەو بابەتانە نین کە ئامادەن لە بازاڕە دەیکڕین، چونکە ئەمانە لەوانەیە چەند مانگێک خەریکی بابەتێکی لەم جۆرە بن تاوەکو ئەمەی لێبەر هەم دێنرێت، بۆیە ینی خەڵک چاڕوانی ئەوە نکات کە نرخی ئەمانە نرخێکی هەرزان بێت و جیاوازی زۆرە لەگەڵ ئەوانی کە لە بازاڕە دەبیدرێت. خوا پێدا زۆرە دانیاری ڕامیارگەن بە شێوە هەرەی کڕن لە الحەمدوللا هەمانە لەم ئەوەی سیارەزلەکان. زۆر سپاس بۆ پامێرمان ڕامیار عوسمان سلێمانیۆ لەگەڵماناوی، سپاس بۆ زانیارەکە. بەڵازان خۆشەویستان ڤیتیەکمان هەیە لەسەر وەرزی دروێنەی چەڵتوک لە دۆڵی بازیان، پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. تقریبا 24ەوە داشێندرێ هەتا 29 بەدواوە ئەدورێتەوە، کۆتایی مانجدەی درێنەی تەواو بێ. چەڵتوکە چەڵتوکێکی باشە و بازیان بەناوبانگە بە برنجی بازیان، بەرهەمێکی زۆر باشی هەیە. ئەگەر حکوومەت هاوکاریمان بکە زیاتری یەکەین و بەرهەمی باشمانە بێ. وەربان ئەم ساڵەکە هیچ هاوکارێکی نەکردو، هیچ هاوکاریش فەلان نەکراوە، نە سەما نە شتێکیان نەداوە پێمان. ئەم سنوورە لە ڕابردوودا ئاوێکی زۆر باشی هەبوو، ینی کە بڵم لە هەرە مەنتیقە باشەکان بوو بۆ ئاو، هەم ئاوێکی سازگار و هەم ئاوێکی هەمووی ئاوی کانی و ئاوی سارد و عادەتەن ئاوی ساردیش بۆ چەڵتوک و کشتتوکار شتێکی زۆر باشە، بەرهەمێکی زۆر باشە دابە دەستەوە. بەزەمە چەند ساڵێک کە بەهۆی لێدانی بیری سووریەوە کام بیرانە زۆر لێدراون لە دەور و پشتی سەرچاوی ئاوەکان. ئاوەکان تەنەزولی هێناوە، کاریگەری زۆر ینی بەرهەمی چەڵتوکی زۆر کەم بۆتەوە، ینی کە بڵم لە 100 تا 80 کەم بۆتەوە. دووبارە سڵاوتان لێبێ عزیزان، وەک دیارە لە مانگی مەولودای مانگی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت محەممەد المستەفا، بۆ ئێمەش لەم ماوەیەدا دەمانەوێت زیاتر ئاشنابین بە کار و کردەوە ڕەفتار و پەیام و وەروە فەرمودەکانی ئەمڕۆ
لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایانی گفتوگۆ دەکەین دەربارەی ئەوەی چۆن بتوانین پەیامبەری ئیسلام بکەینە سەرمەشقمان لە مامەڵەکردن لەگەڵ دراوسێ بابزانین پەیامبەری ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵ دراوسەکان کردووە چوو ئامۆژگارێکی بۆ ئێمە هەبووە. مامۆستا محەممەد زۆر بەخێر بن. بەخێر بێت. سواز بۆ دەرفەتە دەستان خۆش. سلامت مامۆستاگیان. ئەگەر هەر لەوە دەست پێ بکەین زۆر جار ئێمە گوێمان لێبێ کە ئەرجی دراوسێ زۆر گرانە. ئەگەر لە ئاوێنەی ڕەفتار و کردار و وەروە گفتارەکانی پەیامبەری ئیسلامەوە بڕوانینە سەر ئەرکی دراوسێ لەسەر دراوسێ یان ئێمە بۆ دراوسەکانمان. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دووبارە سپاس بۆ بەڕێستان بۆ سازدانی ئەو دەرفەتە و ئومێدەوارین توانین سوودێک بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بگەێنین. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ قسەکردن و گرنگیدان بە سیرەت و ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و هەڵسوکەوت و ڕەفتاری ئەو پێغەمبەر ئازیزە و ڕوونکردنەوەی بۆ مسلمانان کە بەڕاستی لەمڕۆدا زۆر کارێکی پێویست و گرنگ و زەرورە بۆی جارێکی تر مسلمانان لە ڕۆشنایی ڕەفتار و ئاکار و هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەنگرێژی ژیانی خۆیان بکەنەوە. باشترین کەسێک کە شایەتی ئەوی بۆ درابێ کە چاکترین ڕەفتاری هەیە و شایستی ئەوەیە کە بکرێ بە قودوە و پێشەوا و مامۆستا و پێشەنگ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خوای تعالی فەرمێ لەقەد کان لەکم فی رسول الله ئوسوة حەسەنە. بەڕاستی شایەنترین کەس چاکترین کەس کە ئێوە بیکەن بە قودوە و پێشەوا مامۆستای خۆتان پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم. جا لەم بارەیش کە جەنابەت فەرمووت هەڵبەتە بەو پێی کە ئەو ئینسانێکی کاملە ئەگەر پێناسەیەکی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه و سلم ئەکێ بڵێن ئەلئینسان الکامل ئینسانێکی کامڵ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ئەخلاق و لە ڕووی هەڵسوکەوت و لە ڕووی مامەڵە و لە ڕووی گفتار و کردار و هەموو بابەتەکانەوە. بۆیە هیچ جانبێک نییە لە جانبە جوانەکان و پرشنگدارەکان ئیلا لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرجەستە بووە و ڕەنگی داوەتەوە و کاری لەسەر کردووە و هەر کارێکی خراپ و قێزەون و ناشرین نییە ئیلا خەڵکی لێ دوورخستوتەوە. یەکێ لەو کارە کۆمەڵایەتیە زۆر جوانانەی کە ئەرکە ئیسلام کردوێتی بە ئەرک لەسەر مسلمانان کە ئاگانێ بێ ڕەچاوی بکەن بابەتی دراوسێبوون و ئاگابوون لە حەق و مافی دراوسەیە. جارە لە قورئانی پیرۆزەوە دەست پێ بکەم کە خوای پەروەردگارە فەرمێ وبالوالدين إحسانا وذي القربى واليتامى والمساكين والجار الجنب والصاحب بالجنب. يعني لە چەند شوێنی قورئان خوای پەروەردگار تەکید لەسەرەوە کە چاکەکار بن لەگەڵ مناڵانی بێباوکە لەگەڵ فەقیر و ژارەکانە لەگەڵ دراوسێی نزیکتانە پاشان دوورتریش. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەم بە کردار هەم بە گفتار تەکیدی لەسەرەوە کردوتەوە کە ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە کە ئاگای لە مافی دەوروبەر بێت. من زۆر جار لە وتارەکانە لە قسەکانە باسەوەکەم کە ئیسلامەتی زۆر لەوە گەورەترە کە هەندێک کەس تەسەوورێکن کە پێت وابێ بەس نوێژێ بکەیت و یان ئەگەر کاتی ڕۆژوو هات ڕۆژوی مانگی ڕەمەزان بگریت و ئیتر تەواو. بەڵکو ئیسلامەتی کاڵایەکە بۆ باڵای سەرجەم ئینسانەکان و بێ ژیانی خۆیان پێ بڕازدێنەوە. یەکێک لەو مەجالانە مەجالی دراوسەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی بە نیشانەی ئیماندار یان نیشانەیەک بۆ کامڵبوونی یان کارێک بۆ کامڵبوونی ئیمان. ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره. هەر کەسێ باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با ڕێز لە دراوسەکەی بگرێ. یعنی هەر شتێکە ئەچێتە خانەی ڕێزەوە پێوتێ ڕێز ئەمە بێ هەوڵدا جێبەجێ بکە. یان لە شوێنێکی ترا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره. هەر کەسێ باوەڕ و ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با نەبێتە مای ئەزیەت و ناڕەحەتی بۆ دراوسەکەی. یانە فەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه. ئەوەندە جبريل وەسیەتی بۆ کردم کە ئاگاد لە دراوسێ بێ ئاگاد لە دڵی دراوسێ بێ نەبیتە مای ئەزیەت و ناڕەحەتی بۆی و هەوڵدە چاک بە لەگەڵیا هەوڵدە پێداویستەکانی بۆ جێبەجێ بکە لە خەمەکانیا بەشدار بە هەتا وام لێ هات وتم ڕەنگە ئەگەر دراوسەیەک بمرێ دراوسەکەی تری میراتی لێ بگرێ چۆن کوڕێک لە باوکی خۆی میرات وەرەگرێ یا خێزانێک لە مێردەکەی خۆی میرات وەرەگرێ یان بە پێچەوانەوە. یعنی تەسەورم وا بۆ دروست بووتم ڕەنگە دراوسەیەک میرات لە دراوسەکەی تری وەربگرێ. لە مامۆستا من لێرە بوو لە ڕاردەگرم یعنی حەقی خۆیتی تر لێرە ئێمە تۆزێک هەڵوێستە بکەین. ینی ئەوە نەسی ئاەتمانەیە کە فەرمانمان پێیەکا چۆن لەگەڵ مناڵانی بێ باوک ینی دراوسێ ژێنێتە ئەو ئاستەوە. لەولاوە پەیامبەری ئیسلام بەو شێوەیە کە دەڵێت گومانەکەم کە ئیتر دراوسێک لە دراوسەیەک میرات بەرێ. بەڵام مامۆستا ئێمەی موسڵمان ئەمڕۆ پێڕەوکاری ئەوە بووین ئەی چی ئەگەر نەبووین چی بکەین کە ئەمانە ئیتر هەم نەسی ئاەتە هەم حەدیسی صحیحە ینی ناکرێ موسڵمانێک
بۆ دراوسێکی خراپێ لەو لاشەوە بڵێ من مسلمانم. بەڕاستی بابەتە کۆمەڵایەتەکان بە شێوازێکی گشتی لە نێو کۆمەلگایە ساردبوونەوەی بەخۆی بینیوە، هەر لە جێگاندنی سێری ڕەحم، هەر لە چاکەکردن لەگەڵ خەڵکیە، هەر لە سەردان و بەسەرکردنەوە، هەم ئاگابوونی دراوسێ لە یەکتری. ئێستا دراوسێ نازانێت دراوسەکەی تەنیشتی کێیە، چییە، ئیش و کاری چییە، سەردانی نەکردو هاتۆتە گەڕەکەکە لێ نەپرسیوەتەوە. بەڕاستی ئەمە گرفتێکە کە هەموو کۆمەلگابێ هەوڵی چارەسەری بدەن. بە پێچەوانەوە ئێستا هەندێک دراوسێ گرفتارە بە دەست دراوسەکەیەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ جار فەرمیێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن، سێ جارە فەرمیێ سوێن بەخوا ئیمانی کامل و دامەزراو نەبێ من لا يأمن جاره بوائقه، ئەو کەسەی دراوسەکەی لە دەست ئەزیێت و ناڕەحەتیەکانی سەلامەت نەبێ. ئێستا زۆر کەس هەیە گرفتارە بە دەست دراوسەکەیەوە، جاری وایە ژن و پیاوەکە بۆ خۆی باشن، بەڵام مناڵەکانیان هەراسانیان بە کۆڵانەکەی هێناوە. یا کابرا بۆ نمونە مڕعاتی دراوسەکەی ناکە لە پاک و خاوێنیە، مڕعاتی دراوسەکەی ناکە لە ئاوگرتن و ئەو کاتێک کە ئاوی بەلوعەدێتەوە ئەوانە، جاروایە مڕعاتی ناکە لە ڕاگرتنی ئۆتۆمبیلەکەی لە بەردەم ماڵەکەیە کە ئەبێتە مای ناڕەحەتی و زەحمەت بۆ دراوسەکەی کە سوورەزانی ئەمە شوێنی دراوسەکەیەتی، یا دراوسەکەی تۆزێکی تر دێتەوە سیارەکە ئەکاتە ژوورەوە. یعنی بەڕاستی چۆن مسلمان پێویستە گرنگی بە جانیبەکانی ترەدا ئەبێ ئاگای لە دراوسەکانیشی بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم خەیر الجیران عند الله خەیرهم لجاری، باشترین دراوسێ لە لای خوا ئەوەیە کە دراوسەکەی لێ ڕازی بێ، ئەوەیە کە نەبوو بێتە مای ئەزیەتی دراوسەکەی. بە هەموو مسلمانێک بزانێ کردەوەی چاک، نوێش، ڕۆژوو، زەکات، هەر شتێکی سەدەقە ئەمانە چەند ئینسان بەرزەکاتەوە، چەند ئینسان لە لای خوا گەوراکاتەوە. بەڵام ئەگەر خەڵکی دەوروبەر لێت ڕازی نەبن و خەڵکی گلەیان هەبێ لە دەست، ممکنە لەگەڵ ئەو ڕۆژۆیشە هەر خوای پەروەردگار تۆڵەت لێ بسێنێ و چیت ئاگری دۆزەخەوە. وەکو لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئافرەتێکیان کرد، وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە ئافرەتە تکثر من الصلاة والصيام والصدقة، ئەی پێغەمبەری خوا ئەمە ئافرەتە زۆر نوێژی هەبوو، زۆر بە ڕۆژوو ئەبوو، زۆر سەدەقە و خێریە کرد، بەڵام عیبێکی هەبوو بە زمانی ئەزیەتی دراوسەکانیەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا خەیڕ فیها هی فی النار، فەرمووی خێری تیانی و ئافرەتە چێتە دۆزەخەوە. چونکە دوو پێوەر هەیە لە دنیاە، ئەبێ ئینسان هەڵ بدا یەک خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە، دووەم خەڵکی دەوروبەر و ئەو محیطەی کە لێ ئەژێ لێ ڕازی بوون و نەبوو بێتە مای ئەزیەت و ئازار بۆیان. زۆر بەش مامۆستا تا چەند گرنگە موسڵمان کە پابەندی بنەماکانی پیرۆزی ئیسلامە دراوسەیەک بوون کە زۆر خراپەکە ئەماژەمان پێکرد کە مامەڵێکی باشی نیە لەگەڵ دراوسەکەی تریدا. پێ دوانێ مامۆستا ئەمەی کە کەسێکی باشە و بەردەوام باشی لەگەڵاگە با ئەویش خراپ بێت، پێ دوانیە ئەمە زۆر جا دەبێتە مای باشبوونی ئەویش چاو لە کردەوەکانی ئەوە کات کە کاریگەری دێ لەسەر، بەڵام ئەگەر ئەو وەکو ئەو کات و کاتە هیچ جیازی نامێنێت. ڕاستە ئێمە تا ئەندازەیەک لە ئیسلامدا ئەمە نەکار بۆ دراوسێ بۆ هەموو بابەتەکانی تریش وایە ئەگەر کەسێک خراپەی لەگەڵ تاکرد و هەڵدەی بە چاکە جوابی دەیتەوە. طبعا ئەمە پلەیەکی بەرزە، هەموو کەسێ ناتوانێت بگاتە واستە. خوای تعالی فەرمێ ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. ئەوەی خراپەت لەگەڵاکە، ئەوەی چۆن ئەڵێ ناپیاوی نامەدید بەرامبەرەکە، تۆ هەوڵدە لەگەڵا چاکەکار بە، کردەوەی باش بکە، وەڵامی بە خراپەمە دەرەوە، ڕێزی لێ بگرە، وای لێ دێ وەکو دۆست و برادر و خۆشەویستێکی نزیکی لێ دێ، ئەوەندە چۆن ئەڵێ ئەگۆڕێ. ئەگەر ئەو کەسە چۆن بڵێ قێمی لە لاما بێ، بەهای لە لاما بێ و بە جۆرێک لە جۆرەکان وجدانی تیا مابێ، ئەگەر تۆ هەر چاکت کرد لەگەڵیا ئەو هەر خراپەی کرد ڕۆژێ دێ هەر بەخۆی بچێتەوە، ڕۆژێ دێ هەر بێتەوە سەر سکە ڕاستەکە. بۆی ئەوە تا ڕادەیەکی باش چارەسەری ئەو گرفتاکە کە هەندێک دراوسێ بەرامبەر بە کەسێکی ترێکە. مامۆستا بەڕاستی پێم خۆشە پەیامێکی تایبەت یانی بۆی هاوڵاتیان تۆزێ وشار بوون. من دەمەوێت ئێستا لە شارەکان ژیان زۆر قەرەباڵغ بوو، خەڵکێکی زۆر لە شقای ئەژیت، ڕەنگە بەشی یەک گەڕێکی گەورە تەنها لە یەک بینایە بۆ سەرەوە. کۆڵانەکانی شار زۆر باریک بوونەتەوە، دیوار بە دیواری یەکن، ماڵەکان ڕەنگە لە قاتی خوارەوە کەسێک ئایلەیەکی جیاواز بێ لە قاتی سەرەوەش ئایلەیەکی تر بەدەر لەوەی دراوسەیەک بن لە دوورەوە، هەر ڕەنگە لە یەک ماڵا بن لە یەک بن، ینی جۆرێکی تر لە حتا لە ناو خودی ماڵەکی خۆش تا ڕەنگە ئێستا پێویستکە ڕەچاوی دراوسەکەت پێ چوە ڕەنگە لە بەشی خوارەوە دەنگە دەنگ بڕوە. چەند گرینگە ئێمە
وا بکەین دراوسەکان لێمە ینی وشیارەک دروست بێ کەیتر نەڵێ ئەمە ماڵی خۆمە حاڵی خۆمە حوشەی خۆمە دەنگ بەرزەکەمەوە گوی ینی کۆمەڵێک بابەت کێڵێ چواردیواریە و اختیاری خۆم و ئەمانە بڵێ وڵی بەڕای من بە جێبەجێکردنی دوو پێوەەر ئەوە دروستە بێ کە جەنابەت دەفەرمووی یەکەم هەستکردن بە مراقبەی خوای گەورە و چاودێری خوای پەروەردگار و ئەو هەموو ئاەت و حەدیسەی کە باس لە ئەرک و مافی دراوسێکن و گرنگی ڕەچاوکردنی دراوسێکن کە پێم وایە زیاد ئەگەر هەمووی کۆ بکەیت و ڕەنگە 100 فەرمودەی لەسەر بێ کە باس لە ئەوە کام دراوسێ چاکە و چۆن باشبی لەگەڵانە و چۆن نەبی بەمای ئازار و زەحمەت بۆیان و بێڕێزیەک کە بەرامبەر بە کەسێکی ترەکرێ یعنی ئەگەر دەجار بێڕێزی بەرامبەر بە کەسێک بکرێ ئەوە کۆنە بەرامبەر بە دراوسێک بکرێت لە حەدیث هاتووە فەرمی ئەگەر کەسێک دزی لە کەسێک بکە لە 10 ماڵی تر بکەوە کۆنێ لە ماڵێکی دراوسێک خۆی بکە ئەگەر ئینسان ئاگای لەم پێوەرانە بێت لەم هەڕەشانە بێت یان پاداشتەکەیشی ئەگەر ئینسان لەگەڵ دراوسێکا چاک بێ پێم وایە ئەتوانێت تا ڕادەیەکی باش ئەو جانبەت جێبەجێ بکە لایەکی تریشەوە خۆت بکەی بە پێوەەر یعنی تۆ چۆن حەزەکەی دراوسێکت ئەزیێتت نەدا ناڕەحەتت نەکا تۆشە بێ ئەو هابیت من زۆر جاڵێم ژیان بە مراعاتەوە زۆر جوانە یعنی ئەم ژیان ئەگەر خەڵک مراعاتی یەکتری نەکەین بە تایبەت ئێستا کە ژیان قەڵەباڵەق بووە زۆر ژیان ناڕەحەت و ناخۆشە بێ ئێستا ئەگەر لەو جادەوبانێ ئەگەر ئەوانەی کە شۆفێرن مراعاتی یەکتری نەکەن ڕەچاوی یەکتری نەکەن ڕۆژانە هەزاران حادیسە دێتە ئاراوە بەڕاستی دراوسەیش وایە ئەگەر مراعاتی یەکتری نەکەن ژیان تاڵە بێ ژیان ناڕەحەتە بێ ژیان ناخۆشە بێ و چۆنەڵی بێتاقەتی و ناڕەحەتی دێتە ئاراوە بەڵام ئەگەر هەر کەسێ مامەڵە بکە لەگەڵ خەڵکە وەکوی کە حەزەکە خەڵک مامەڵە بکە لەگەڵای بەڕاستی ژیان جوانە بێ من لای خۆمەوە مراعاتی تۆ بکەم تۆ لای تۆ خلای خۆتۆ مراعاتی من بکەی دراوسەکەی تریشت بە هەمان شێوە دواتر ئەمە تەبەن لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی دەنگەدەنگ و ژاوەژاوەوە لە ڕووی دروست نەکردنی ئەزیەت و زەحمەت و ئاستەنگەوە جاری وایە دراوسەیەک عیبی نییە لە ڕووی ڕەفتار و مامەڵە هەڵسو کەوتوانەوە بەڵام لە ڕووی پاک و خاوێنی و فرێدانی خۆڵ و خاشاک و ئەوانەوە بۆ تەمای ئەزیەت بۆ دراوسەکەی هیوا هەیە لە هەڵسوکەوت و مامەڵە و ڕەفتارە خراپ نییە بەڵام کە ئاوی خواردنەکەی دێتەوە ڕێگە نادا دراوسەکەی بەشی خۆی لەو ئاوە بڵێن وەربگرێت یان هەر شتێکی تر بۆیە ئەگەر هەم لایەنە شەرعیەکە ئاگامان لێبێ و مراعاتی یەکتریش بکەین بۆ پێی کە ژیان بەیەکەوە جوانە ئەو کاتە دڵنیام ژیان خۆشەوێ و دراوسەکانیش خۆشترین ژیان بەسەرە بێت مامۆستا محەممەد نمونەی دیکە هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆنیەتی مامەڵەی لەگەڵ دراوسەکان یاخود بەسەراتێکی دیکە شتێکی دیکەش هەیە لە ئێستادا دراوسێ هەیە کە بۆ ئەفکار و بیر و بۆچوونەکانی لەگەڵ دراوسەکەی ناگونجێ هەر لالوتە لەگەڵ یا سەلامی لێ ناکە چەوەی کە زۆر جار هەردوو لاژ مسلمان و پابندن یا زۆر جار هەردوو لاژ دەچنە مزگەوتەوە کە مزگەوتەکە تەنیشتی ماڵیان بێ بەڵام هەر وەکوی کە بیر و بۆچوونیان لەیەکەوە نزیک نییە مامەڵەیەکی دروست ناکەن پێکەوە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووی مامەڵە و شتی ڕۆژانەوە عادەتی وا بووە کە لە دراوسەکانی پرسیوەتەوە و سەردانی کردوون حتا ئەگەر بۆچوونیشیان وەکو یەکتری نەبوو حتا دینەکەشیان ئەگەر جیاوازوە لە حەدیث هاتوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دراوسەی جوولەکەی هەبووە چوار سەردانی کردووە منداڵەکەی نەخۆش بووە و داوای لێ کردووە گەنجێ بووە داوای لێ کردووە کە موسڵمان ببێ و گەنجەکەیش ڕووی کردوتە باوشی ئایا ئیزنەدەی ئەو داوایم لێکە چکە میێوان ئەوەندە عەزیز بووە لە ناو عەرەبە ئەگەر مەسەلەن بیوتە نانەکەت ناخۆم شتێکی زۆر زۆر گەورە بووە ئللا ئەوایە ئەو داواکاری بۆ جێبەجێ بکرا بۆی نانەکەی بخواردایە توێت ئیمان بێنە ئەوش ڕووی کردوتە باوکی کە ئیزنی باوکی وتێتی ئەطیع ئەبەلقاسم بە قسەی ئەبوالقاسم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەتمانی پێهێنا و دوای فەرمووی الحەمد لله الذي أنقذه من النار سپاس بۆ ئەو خوای کە لە ئاگری دۆزەخ ڕزگاری ئەم مامەڵە جوانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای نەکردووە کە ئەو کەسە موسڵمان بێت یعنی ئەم جۆرە مامەڵانە وا ناکات کە ئەو کەسە ڕوو لە دین بکات بێت زیاتر ئاشناوی بە دینی ئاینپڕیزی ئیسلام دراوسێ هەندێک جار لە براو لە کەسەکان بۆت نزیکترە ئێستا بۆ نمونە تۆ لە شارێکی لە شوێنێکی لە گەڕێکێکای ئەگەر تۆ خوا نەخواستە ئاگری لە ماڵەکەت بکێتەوە یەکەم کەس کێ دێ هاوکاریتەکە ئەگەر گرفتێک کێشەیەکت بۆ دروست بێ یەکەم کەس کێ ئەتوانێت بێت بەدەنگتەوە تا براکەت پێتەگا ئەم ڕەنگە کێشەکە کۆتایی پێبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایما وەسیەتێک کرد کە لەگەڵ دراوسەکانە باش بن ئەفەرمێ إذا طبخت مرقة فأكثر ماءه وتعاهد جيرانك ئەگەر چێشتت کرد تۆزێ ئاوی زیاتر بکە قاپێک بدە دراوسەکەی کو ئەوانە ئێستا ماوە جاران دراوسەیەک بێ دراوسەکەی نانی ناخوارد
چێ شتێکی خۆشیەکەت بەڵێ ئەم بەشێکێدا و خۆ ئەمە ڕەنگە ئەو ماڵی کە بۆیە بێ کێشەکەی و خۆشتریش بێ بەس ئەمە خۆشەویستی دروستەکە ئەمە ڕێز دروستەکە جاران ئەگە دراوسەیەک لە ماڵ نەبووە ئەوت ئامانەتی تۆ کچەکانم ئاگات لە کچەکانم بێ پیاوێک ئەگەر سەفەرێکی بکرداوت ئەگەر لە کچەکان بێ ئەگەر لە ماڵ و مناڵەکەم بێ ئێستا جاری وایە دراوسەکە لە دراوسەکەی خۆی ترسێ بۆیە بەڕاستی یعنی من ڕووی دەم لە هەموو کەسێکە کە خۆی بە موسڵمان نەزانێ مسلمان ئەبێ ئەو ڕەفتارە جوارانە تیا ڕنگ بداتەوە لە هەڵسوکەوتیا لە مامەڵەیە لە کڕین و فرۆشتنە لە بازاڕیا لە مزگەوتیا لە دەرەوەیە ئەوە مسلمانەتی تەواوە باشە مامۆستا محەممەد دەمێت سەرنجی بەڕێزت بزانم لە ڕوانگەی ئاینەوە زۆر جار دراوسەیەکێ دەنگەدەنگیش ناکا و پاکوتەمیزیشە و بێدەنگیشە و لە ناموسیش ئەمانی و کێشەی نییە بەڵام لە زمانی بازاڕی پۆزی پێڵێن فیز و تەکەبرێک هەیە لە لێخۆڕینی ئۆتۆمۆبیل لە عەرزەی جلوبەرگ و خان و کۆمەڵێک شت بۆ مناڵەکانی و ڕەنگە مناڵی دراوسەکە ئیمکاناتێکی باشی نەبێ و تابلێتێکی بە حەجمی مناڵەکەداتە دەسوێنێرێت و کۆڵان لە کۆتاییش ئەمە جۆرێکە لە سەرێشە بۆ دراوسەکانی تر کە ئەمنیەتی تۆ بۆ ئەو یەکەی ئەمەش دیسانەوە هەر ناچێتەوە قالبی ڕەچاو نەکردنی هەستی دراوسە بەرەوەڵا هەر بەو عیبارەتەی تۆ زانان باسییان لێوە کردووە ئەفەرمونون ئەگەر میوەیەکت کڕی ئەگەر خواردنێکی خۆشت کڕی ئەگەر شتێکت لە شوێنێکەوە هێنایەوە بەبێ توانای خۆت هەڵدا بەشی دراوسەکانتی لێبە خۆ ئەگەر بەشت نەدا هەوڵ بدە بە دراوسەکەت مەسەرەن هەستی پێنەکە یا با مناڵەکەت نەیباتە دەرەوە یا بە جۆرێک دیاری و یعنی من شەت پیاوە ناسم ئیمکانەتی باشی هەیە ئەڵێ هەندێک شت بۆ مناڵەکانم ناکڕم خوا ئاگادارە بەس لەبەر دراوسەکانم چونکە زانم نیانە دڵیان بە جۆرێک لە جۆرەکان پێی ناڕەحەتە بێ جاری وا هەیە ئەمە هەر مناڵ نییە ژنیش ئەبێتە هۆکار مەسەلەن ئافرەتێک خوای گەورە ئیمکانێتێکی پێداون بۆ نمونە ناماڵێکی جوانی بۆ کراوە تاقم قەنەفە و مەسەلەن شتی باشی بۆ کراوە کە ئەچێتە ماڵی دراوسەیەکی ئەو ماڵی دراوسەی وان نییە ئەکەوێتە زەمکردن و لۆمەکردن و کەی باوی ئەمە ماوە و کەی ئێستا مۆدێلی ئەمە ماوە و ئەم ژنەیش ئاوە ناچێتە سەر دڵی کە مێردەکەی دێتەوە بە مێردەکەی هەڵی ڕێژێ و کێشە لەو ماڵەیە دروستەکە ئەمە بیر لەوە ناکاتەوە کە ئەمان ئیمکانێتیان مەحدودە ئەمان ناتوانن ئەوە بکەن بۆیە بەڕاستی ڕەچاوکردنی دراوسیش لەو مەجالانەیە زۆر کارێکی پێویستە کە تۆ نەبی تەمای گرفت بۆ دراوسەکانت و نەبی تەمای ئەوەی کە ئەو دراوسیانە دڵیان لە خۆیان تا بمێنێت زۆر باشە مامۆستا بەگشتی لە ئێستادا گرنگە بە دروستی کام مامەڵەیە دروستەکە لەگەڵ دراوسەکانماندا ئەنجامی بدەین ئێستا لە ژیانەکان ژیانی تەکنۆلۆژیا و سەرقاڵبوون و کارکردن و بەڵام هەر دەرفەتیەوە وێنە کە لەگەڵ دراوسەکەماندا چاکە بکەین وڵی ئەبێ هەر کەس لە ئاستی خۆی هەڵدا ئەم پەیوەندیە چۆنەڵی تۆق بکاتەوە گرنگی پێ بدە بەداخەوە تا ڕادەیەکی زۆر ئێستا خەڵک بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی مۆبایل ئەوانەوە حەز بە زیاتر بە تەنهاییەکە جاران کەسێ بە تەنهایی ئۆقری ناگرت لە شوێنێکە ئێستا خواخواتی لە شوێنێکا بە تەنها بێ بۆی دانشێ بە دیار مۆبایلەکەەوە ناکرێت تۆ مافی براکەت مافی خزمەکانت مافی دراوسەکانت هەمووی لەسەر ئەساسی ئەو مۆبایلە بفەوتێنی ئێستا ئەوە وای کردووە تەکنەلۆژیا و ئینتەرنێت و تەلەڤیزیۆن ئەمانە وایان کردووە کەمتر دراوسی پەژێ بەسەر دراوسەکەی خۆی ئەبێ هەر موسڵمانێک لە ئاستی خۆیەوە ئەم پەیوەندی جارێکی ترگەرم کاتەوە لە دووسێ ڕۆوە لە ڕووی ئەنجامدانی چاکەکردن لەگەڵیانە لە ڕووی گرتنەوەی خراپە و ئەزیێت و ناڕەحەتی بۆیان و لە ڕووی ئەوەی کە لە خۆشی و ناخۆشیەکانە هەڵدا بەشدار بێ هەروکو چۆن مسلمان چەند مافێکی بەسەر مسلمانەوە بەڕاستی دراوسیش کۆمەڵێ مافی هەیە بەسەر یەکتریەوە لەوانە لە خۆشیەکانە بەشداربی کابرا نەخۆش بوو سەردانی بکەی خوا نەخواستە مردوویەکی لێمرد بچی سەرخۆشی لێ بکەی ئەگەر خۆشیەکی هەبوو لە خۆشیەکە بەشداری بکەی ئەگەر بۆ نمونە نەهامەتیەک ناڕەحەتیەکی هەبوو نەبوونیەکی هەبوو گرفتێکی هەبوو تۆ دەستبارگری لەگەڵا بگری بەمانە جارێکی تر ڕۆحی دراوسێتی و خۆشەویستی و تەبایی ئەوانە لەگەڵ ئەمانەشدا کە خراپین لەگەڵەوە بیر بکەینەوە کە ئەمە بە تاوان و بەخراپە بۆمان بێگومان تاوان و خراپەیە یعنی جاری وا بووە لە پێشینانە باسیەوە کراوە کە خانوویەک کەسێک فرۆشتوەتی داوای سیعرێکی گرانی کردو وتیانە بۆچی کاکە ئەم سیعرە گرانە خۆم خانووی تۆ نیوەی ئەو پارەیەنێ وتێتی نیوەی هی دراوسەکەمە الجار عرب الجار ثم الدار يعني الجار قبل الدار ئەبێت دراوسێ پێش خانووەکەت تۆ ئەچیتە گەڕێکێکەوە ئەگەر دراوسێکت خراپ بێ ژیانت لێتاڵە بێ چەند کەس هەیە لەبەر دراوسەی خراپ ناچارە گەڕەکەکە جێهێڵێ ناچارە ئەو شوێنە جێڵێ بەڕاستی زەرورە دایک و باوک یعنی هەندێشتی بەسیت هەیە
هەندێشتی بەسیتی ئێمە جاری وایە هەر بیریشمان لێ نەکرێتەوە بەڵام بێتە مای ئەزیێدانی دراوسێکە یعنی بۆ نمونە معقولە تۆ لە گەڕێکێکا لە سعات دەی لەم کاتە لە دەی شەو بە دواوە ئیتر کاتی ئیسراحەت و خەوتن و ئەوانەیە تۆ مناڵەکەت بنێریتە گەڕک بە هەموو دەنگی هاوار بکاو بقیژێنن لە کۆڵانەکەی خەڵک نێری خەڵک ئیسراحەت بکە لە گەرمای نیوەڕۆکە کە خەڵک کاتی ئیسراحەتە ئەو گرفتە زۆر هەیە بەڕاستی ئێستا هەر ماڵی خوانەی بڕە چەند مناڵێکی تایە لە کۆڵان یەکە گرن خۆ ئێستا شەو ڕۆژ وەکو یەکتری لێ هاتووە سەرەکەی سعات 12ەیە کۆمەڵێ مناڵ لە گەڕەکە ئەقیژێنن هاوارەکەن خەوت لێ ناکرێت زۆر باشە ماوەستا من دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم بۆ ئەو مرۆڤانەی کە هێشتا زۆر جوان و زۆر میهرەبان و لەگەڵ دراوسەکانیان باشن و ئەیانەوێ وەکو مسلمانێک ئەو فەرمان و ڕێنمایانەی خوای گەورە و وەروا پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ بۆی ناردوون جێبەجێ بکەن بە تەواوی مانا بەڵام گرفت لەمان نییە کە بەدڵێکی سافەوە لەگەڵ دراوسەکە مامەڵە دەکات دراوسێکە بە تەداخلی ئەزانێت تۆ چیت ئەمە کەیباویەوە ماوە لە جەژنانە بە تابلۆیەکی زۆر جوان بەم لەوەنیش پرێنتی کردووە تکایە لە دەرگاکەمان مەدەن خەوتوین یانی ئەم کللتورە بە چاوی خۆم بینیومە بەداخەوە لە کۆڵانەکانی ئەم کوردستانەیە لە کاتێ لەو کاتەشام کەسە ڕەنگە حەزب بە زەمبێک کا بڵێ من نەمتوانیوە دراوسەیەکی باشم ئەمە هیچ گوناهێکی یان ئەو ئەرکی خۆی جێبەجێ کردووە دی نا بێگومان ئەگەر ئەو ئەرکی خۆی جێبەجێ بکە لە سەردانیکردن و لە بەسەرکردنەوە و لە ئاگابوون لێ و لە پێشکەشکردنی پشتی جوان بۆی و لە دوورخستنەوەی ئەزیێت و ئازار و ناڕەحەتی بێگومان ئەو کاتە ئەم بابەتە کۆمەڵایەتیانە چۆنەڵێ دووسەرەن وەکوڵێ چەپڵە بەدەستێک لێ نادرێ من هەرچەنێ باش بم ڕاستە واجبی خۆم جێبەجێکەم بەڵام ئەگە تۆ دەست درێژنەکەی تەوقە لەگەڵ کیا بکەم ئەگە تۆ دەرگام لێ نەکەیتەوە بۆ لای کێ بچوم بۆی ئەوانەی کە ئامادەن سەردانی دراوسەکانی بکەن ئامادەن تێکەڵاوی بکەن ئامادەن بۆ منە لە خۆشی و ناخۆشیەکانە سەردانیان بکەن بەڵام بەرامبەر ئیسیجابەی نییە ئەو کاتە ئەمان هیچ تاوانێک لە ئەستۆ ناگرن و بگرە ئەمان واجبی خۆیان جێبەجێ کردووە ئەو کاتە وەباڵەکەی ئەکەوێتە ئەستۆی ئەوان بە تایبەتتر ضرورە یعنی لانی کەم ئێستا زانان قسەیان کردووە لەسەرەوەی تا کوێ پێوتێت دراوسێ یعنی هەندێک لە زانانە فەرمون دراوسێ لە عورفا ئەو نزیکەکانی دەوروبەرت پێوتێت دراوسێ هەشا فەرمی هەتا 40 ماڵ پێوتێت دراوسێ لانی کەم من ئەڵێم 2 ماڵی ئەملا و 2 ماڵی ئەولات 3 ماڵی ئەملا و 3 ماڵی ئەو دیوت دوانی بەرامبەرت وانە ئەگە لە بەرامبەرت هەبوو ئەمانە دراوسەی نزیکتن عایشە ڕزای خوای لێ فەرمی پێغەمبەری خوا من ئەگەر قاپێک خواردن هەبێ بمەوێ بیدەم بە دراوسێکم بیدەمە کامیان فەرمی ئەقربهما ئیلەیکی بابە کامیان دەرگاکەی لە تۆ نزیکترە ئەوە مافی زیاترە بەسەرتەوە چکە ئەرکتان بەسەرێکەوەیە خۆشی و ناخۆشیتان زیاتر هەست پێ ئەەکەن لە ناخۆشی و خۆشیەکانە زیاتر هەست چەکوشێت بزمانی لەو دیودا کتێت تۆ لێرە هەستی پێەکەی لەبەرەوە کامیان لێک نزیکترە تا دەرگای نزیکتر بێ مافی زیاترە بەسەرەوە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد شیمەنی باخوا سپاس کام دەرفەتت بێ زۆر سپاس بۆ بەڕێستان گەورە پاداشتەمان بەڵازان خۆشەویستان ڤیتێکمان هەیە لەسەر کردنەوەی ناوەندی ڕۆشنبیری کە چەند ڕۆژی ڕابردوو لە پارێزگای سلێمانی کرایەوە ناوەندی ڕۆشنبیری دکتۆر مستەفا ڕەسوول کە لە سلێمانی کرایەوە ڤیتێک لەو بارەوە هاوکارانمان ئامادەیان کردو پێکەوە بینەری دەبین. لە ڕاستیا دکتۆر عەزەدینێکێکە لە مەرجەعیاتی سەقافی کوردی وەرۆڵێکی باڵای هەبووە لە داهێنانی زیاتر دراساتی ئەدەبی و توێژینەوەی ئەدەبی. دکتۆر عەزەدین لە بواری تەرجومە چەند کتێبێکی هەیە یەکێک لەوانە دیوانی شاعیر گۆرانە یەکێک لەسەر ئیستشراقی سۆڤێتی دیسانەوە 2 بەرژی تەرجمە کردەوە بێژگەلەوە کۆمەڵێکی زۆر بەرهەمی ناوازەی هەیە لە بواری توێژینەوە و لێکۆڵینەوە و لە بواری ڕۆژنامەنووسیشە کاریگەریەکی فعالی هەبووە لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی عێراقا بە کوردی و بە عەرەبی بە نهێنی و بەویتر بە ئاشکرا نووسینی کردووە و ئەتوانم بڵێم
یەکێکە لەوانەیە کە نەوە ئەدەبیەکان لە ئاسبینینەکانی ئەوە لە چەقی وجودی ئەوە یەکیان گرتوتەوە واتە بە نەمانی دکتۆر عیزەدین بۆشاییەکی گەورە لە ئەدەبی کوردیا دروست بووە چکە ئەو مەرجەعێکی مەوسوعی بوو و خەڵقەکان لە کاتی تەنگانە لە کاتێکە کە شتێکیان لێ ئاسی بواە لەسەر چاوەوە لە شتەوە هەموو چون بۆ لای دکتۆر عیزەدین بەداخەوە ئەو مەرجەعێمان نەماوایمە. یەکێک لەو بنەمایانەی کە پێویستە سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری خۆی پێدوپات بکاتەوە کردنەوەی جۆرە بنکەی ئەدەبی و ڕووناکبیری و هەندێک ناوەندی توێژینەوەی زانستیە وەکوەوەی کە ئەمڕۆکرێتەوە لە سلێمانی. دکتۆر عیزەدین ئەکادمیستێکی بەناوبانگ و خەمخۆرێکی گرنگی نێوان دنیای ئەدەبی کوردی بوو. یەکێکە لەو کەسانەی کە ئەتوانین بەیەکێک لە گەوهرە هەرە گرنگەکانی نێو دنیای ئەدەبی کوردی لە قەڵەمی بینە بەرەوەی کە دامەزیرەنەری دیدێکی ڕەخنەی نوێیە دەربارەی ئەدەبی کوردی. یەکێکە لەو کەسانی کە سەرپەرشتی دەیەها نامەی ماستەر و دکتۆرای کردووە و پەروەردەینەوەیکی باشی ڕووناکبیری بۆ کوردستان ونەوەیکی ئەکادمیشی بۆ زانکۆکانی کوردستان کردووە. بۆیە بایەخدان بە یادی کەسێکی وەکو دکتۆر عیزەدین جۆرێک لە بایەخدان بە خودی ڕووناکبیری کوردی و بە خودی ئەدەب و ڕەخنەی کوردی کردنەوەی بنکەش دووپاتکردنەوەی ئەوەیە کە دکتۆر عیزەدین با لە ژیانی شانەما بێ بەڵام هەرەتوانێ واز لەو بەشداریانەی نەهێنێ لە بەرەودان بە پێگەی ڕووناکبیری شاری سلێمانی و کوردستانیش بەکشتی. هەڵبەت باشترین بۆ نەبوو لە ساڵ ڕۆژی دووەمی کۆچی دوایی زانە و ئەدیبی نەمر پرۆفسۆر دکتۆر عیزەدین موسفا ڕەسوڵ کە سنتەرێکی وا بکرێتەوە لە شارەکەی خۆیدا لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و هونەر. ئەم سنتەرە وێڕای کتێبخانەیەکی ئاوەدان بە کتێبەکانی خوا لێ خۆش بوو چەند هۆڵ و بەشێک کەشی تایە بۆ کۆڕی ئەدەبی و کۆبوونەوەی ڕۆشنبیری و بۆ ڕایکردنی کۆمەڵێ بۆنە کە لە شاری سلێمانی بکرێت و بۆ دیداری ڕۆشنبیران بەگشتی لێرەدا و مەسلەی ئایتی و ئەمانەش لێرە فراهەمەکرێت. بێژگە لەم سنتەرەی کە ئەیبینین 4 پەیکەر دانراوە بۆ دکتۆر عیزەدینی نەمر وە سیان لە هاوڕێیان و لە ئەدیبانی گەورەی سەردەمی خۆی و پێشخۆی کەوانیش مامەسا گۆرانی نەمرە مامەسا محەممەدی مەلاکەریمە مامەسا شێرکۆبێ کەسە هەمویان یادان بەخێر بەرز ڕاگررتنی دووەمین ساڵ ڕۆژی خاڵی بەڕێزم پرۆفسۆر عیزەدین نرخاندنە بۆ سەرجەم ئەدەبیاتی کوردی و ڕۆشنبیری کوردی. لازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ.